والآن فليتفضل إثاش الدكتور نادر الدكتور نادر غلاء نادر غزال من نادر الجامعة غزال الأمريكية في زانكوي بيروت أمريكي لتحميل لبيروت فرمت عنوان ببشكل توجينكي الاستراتيجيات بناولشان الوطنية استراتيجي لتدوير الجامعات نشتمالي بو العربية بندولتي كتني والطموح زانكو عربية كان والتحديات. آواتو فليتفضل بربسة كان الدكتور نادر. با دكتور نادر بفرمت خوشحالم هي كمين قسا كربم بلان بيوست لسرتادا الأول رعاية معالي سباسي وزيري خوێندنی باڵا بکەم و پاشان سپاسی سەرۆکی کۆنفرانسەکەش بکەم هەروەها سەرۆکی زانکۆ دکتۆر ئەڵان فەریدون بکەم هەروەها سپاسی هەردوو هاوڕێی عەزیزم دەکەم سەرۆکی ڕێکخراوەکە دکتۆر بەختیار شەریف و سەرۆکی ئازیزترم دکتۆر بەسام مەحادینی بەڕێز أيها الزملاء ئامادەمانی بەڕێز أيها السادة في الواقع حين وصلت إلى كاتيا جيش مسلماني الرحلة الأولى لي أميجيك من قشمة إلى دولة العراق الشقيق بولات عراق برا إلى إقليم بتعبد كردستان بهريمي كردستان شعرت نفسي بين أهلي هستم كردني وكسكارو دوستاني خمدم هستم كر لولاتي خوم بولاتي دايق لبنان الطبيعة والجغرافيا تناند بوسروش جغرافيا كشي ولعل أيضا الهم مشترك لو أناش خامها باش ما نهبت أو كما يقول الشاعر كلنا في الهم شرق وكش عيد الله هموما لا خمكان ما دها باشي أو استراتيجيان تشين كيارمتي درن الجامعات العربية للانتقال كزانكو عربية كان بنوضالتي بكرين لرش دا بيوست لسرم التفريق بين جوازيك بكام لنيوان بدولتي نيوان نيودولتي كردنو جيهان قرايدا اما بنيودولتي كردن دا مرسمان اوه زانكوكا ببيت زانكويكي جيهاني وشواده خواسير زانكوكا آمادو دبار بيت لروي سرچاوو سيستمو كادري فيرخوازي وها كادري كارجريو ومناهجها وإلى ما هنالك هروها بيرو بروغرامو چندشتي تربو اوي كبو خوي ببيت زانكويكي جيهاني اوش تحدايكي قوريا أما العولمة فهو بلان جيهانجيري او لا يقل أهمية شتێکە کە گرنگیەکەی لە ڕووی گرنگی و کەمترنیە بەڵام ئاسانترە چونکە ئێمە هەموومان لە جیهانگیری دەتەنیا باس لە خاڵە هاوبەشەکان و دروستکردنی پەیوەندیەکان دەکەین لەگەڵ زانکۆ جیهانیەکانی تردا لەبەرەوە پێشت بە ئەو سەرچاوانە دەبێتین کە لای زانکۆ جیهانیەکان هەیە شتێکی باشە کە خۆشمان سەرچاوێکمان هەبێت کە پێیانەوە بربەرەکانی زانکۆیی تر بکەین بەڵام بەنەودەوڵەتیکردن بەسمان ڕێوێ کە زانکۆکەمان یا زانکۆ عەرەبیەکان ببنە زانکۆی نێودەوڵەتی ئەوە جیاوازیەکی گەورەیە و وا بەخوازیە قۆڵی لێ هەڵبماڵین و بە شێوەیەکی جدی کار بکەین أبدأ معكم بالواقع الجيوسياسي بعد واقعی جیوسیاسی و ئابووری دەکەم يحضرني هذا القول ذاته كلنا في هەما قسم بیر دەکەوێتەوە کە هەموومان خامەکانمان هەڵوەشە لە وڵاتانی عەرەبیدا و کێشەی زۆرمان هەیە لە تێکچوونی شیرازی سیاسی و يحدو بنا دواکەوتنی ئابووری و ئەوەشەمان دەکات کە زیاتر یەکگرتوو بین و کۆشی زیاتر بکەین وحدة الصف و ڕیزەکانمان بخێن بۆ ئەوەی بتوانین گەشە بکەین و وەکو جاری جارانمان لێبێتەوە ببینەوە بە گەورەی جیهان واقعی زانکۆکانی وڵاتانی عەرەبی بۆ ئەوەی زوڵم لە هەندێکیان نەکەم زۆربەی زۆریان واقعەکەمان واقعەکی تەقلیدیە کە پشت بۆ دەبێت زۆرترین زانیاری بخرێتە نام بشکی خوێندکارەوەکەوەی کە سندوقی معلومات بێت مامۆستاش وەکو تۆمارکەرێک وایە کە لەمەکی دەرکەوەدا پێویستە ئەو زانیاری پێیەتی بیبەخشێت و لەگەڵ بوونێکی پۆل ئاسایی کە دەبێتەوە هۆی چەسپاندنی کاری ڕۆتینی بێزارکردن ئەوەش پێچەوانەی ئەو شتەیە کە خوێندکارەکانمان لە زانکۆکانمان هەوڵی بۆ أن الجامعات العربية زانكو تعد بالآلاف هزاران زانكو ولكن أين نحن من بلان التصنيف إما العالمي الرزبندي جيهاني دا لا تشبليك زين زور بداخوا لا نصل دعوني أكن إيجابيا باب إيجابيان أقصى بكم وجاجبين بنا إما ناقينا بلكاني يكم إما إلى الأسفل وهذا لنا طبعا ورسول بالخواترين وبشرك دانوي واقعي أبوري وكوي واقعي وطن عربية هربها واقعيكم طلابنا في هذا العصر فنكاران ما لم سلم دا فنكاراني
أمنوية يحملون العالم بيدهم. هم جهان لبرسي عندها بوجود هذا المحمول نجد الرجاء الجميع الموبايل لديه من دبينين القدرة على التواصل مع كافة أنحاء بيوندي العالم وهو بهم لايك يجلس جهان قربنا. لا بل وبكن أقول لكنش أكثر من هم ذلك، بكو وأنا دوسيا أستاذ جامعي كم منذ بخم عام مصايز كون 92. لصالح 1902 أضحى بإمكان الطالب إسا وهو يجلس خوين في, كار في المحاضرة من كلا أن نوانا يتأكد كذا من دانشتو معلومة دتوانير الأستاذ وهو لزانياري يعطيها ما مباشرة. مصا مدى دنيا بيت دقة بشوي هذه كراسة خو المعلومة بيبزاني دو وما زانياري حداثة تشاني هذه وردو المعلومة، درستو تاشاني طازة قد يصل إلى مرحلة لو أنه أنا شاذ يصحح للأستاذ بقاطع هذه قناقي المعلومة، هيك يقول له زانياري ما مصا معلومتك كراس في وكاتو التاريخ بي الفلاني بلا صدر زانياري تقرير كيتو بعدها وهو لفلان يناقض الرجل أو رابورتك يعزز لبارو أو درتشوا وبالتالي كبتشواني تيام كتو تري أضحينا دكاد وتا نتشارك إم ملزمين إسابيك وان مع بنا طلابنا شاري في لقل العملية كارا كان من التعليمية، داب بشداري وأضحت هي البروسي فير كردن عملية داو معرفية بوتا مشتركة بروسي كي ولم معرفي هاو تبقى كما بشانو كانت في السابق وكو جاري بين جاران معط نيا ومتلقي، لا لنيوان بل بيدر أصبحت ورقريك ده فريق عمل وتا معرفي، وهذا ما إسابينا يجب أن تيمي نكون كي عليه. معرفي بيوسهل ولكن باش السؤال والتحدي إلى بلان أي برسيارو مرحلة تحديك نحن أويت إم تاجقونا مستعدون غيك ضمن جامعاتنا عمادين حين لا نتحدث خزاكو مثلا كان عن دا بنمونا التحول كاتك الرقمي في باسي العالم، لغوراني ديجيتالي دك من ونحن الجهان ده بطبيعة عملنا يعني خارج بس رشتي الجامعة كار عمل كان استشاري ما في مجال لا دري تحديث زاكو كان العمل، دباري رايش كاري تحديث دا كار التحول كانوا الرقمي بونيو في الدول وكذلك في غوراني المؤسسات ومن ضمنها ديجيتالي الجامعات. بتايبا والله لنا زاكو كان نفاجأ دا كم نحن سما بحاجة سر إلى ملكي المزيد ما من تشاني بذل بيبيس الجهد من با كي نواكب جنبان أبناءنا، ولا كشريت بو أقول ويكشان أن بشاني نواكب رولو كان يخوما كار المنظمات أو بكين الجامعات الأخرى. بعد لازم نكون فإذا رفاقين ترناكم هنالك كواتم تحد أمامنا، بيبيس تحدي فلنرى لبنان نلقي تهيو نظرة با عما هو تيشكي بخين سر حاصل الآن، وكما أويك يقول جيبسون شيء دكوزريت المستقبل وجيبسون أصبح دولة بيننا. دواروش لنيوان من ده في العادة حين نتحدث عن زوجة المستقبل كبه نقول لدواروش المستقبل لكين دولين دواروش futuristic. نأمل دواروش أما قرأي الآن دواروش فالمستقبل قرأي بيننا والخوف كل بلام الخوف أن دواروش نيوان يفوتنا من ده ويصبح دوشة ماضي ترسين الآخرين ولا نصل كدواروش إلى تيما ذلك قريني تو المستقبل. ببين الرابط اللي وإليكم كسين هذه تلو نجي العينة، بدواروش اساسا هذا مسام الفيديو بلطان بيشكش المقتطع لك مش فيديو لنرى يكا هذه بوي جامعات ببينين حالية موجودة شونا في أما أنا العالم. زانكو أين كاني نحن؟ اسنان بالله لجهان ده عليكم. نستمع تخوى لهذا ايما اللي الفيديو كدين القصير. باقي لهم قرت فيديو بقرين For over 30 years, technology and higher education have gone hand in hand. Universities and other institutions of higher learning have been aggressive adopters of new technology, leveraging the educational opportunities that computers, specialized software, and other IT equipment can enable. As a result, the classrooms of tomorrow will utilize mobility, cloud, and big data technology to accelerate student outcomes. Advances in cloud technology will allow communication and class participation on a global scale. Imagine a teacher in Beijing being able to lecture and interact with a classroom halfway around the world. Thanks to sophisticated learning management systems, students will be able to access that lecture remotely, along with all of their other important course materials anywhere, anytime, and from virtually any device. Universities today are just beginning to rely on predictive analytics to increase retention and provide a more personalized learning experience. In the near future, teachers will also rely on personal data with predictive modeling to monitor each student's engagement in the classroom. As we see the proliferation of devices across campuses, we will also see the need for innovative security measures. These systems will protect sensitive information while allowing unrestricted communication and transfer of data. These are just a few examples of how the technology of today is helping us transform the world of tomorrow. يعني أعتقد هذا الفيلم القصير أوصلنا إلى فهم مدى الثغرة، هذه الفجوة الموجودة بيننا وبين جامعات الدول الأخرى. الواقع الحالي الذي نعيشه كما لاحظتم، الفتاة تستخدم النظارات لتقرأ سكرين موجودة على النظارات، وكذلك آيباد سوفت توضع على الطاولة فتصبح جزءا من كولا سر بزكاة دنوت بيت بشكل مزكا چندین شتی تریشر وقتون لام فيديو تابيني ما كد واقعي اما كلكاتك بعد الباسبوري روشون جواز كان دكين واقعي اما اوه كدالين خوندني اندازي مدني چیه ياخذ اندازي كهربائي يان كارجري كارو بازرگاني وامانه او كوملنا وشان دياري كراوانا هن بلام واقعي حاليا ما اوه
بواقعی حاڵی ئێستا بریتە لە پەل هاویشتن و فراوانبوونی بڕێکی ئەجگار زۆر لە تایبەتی پسپۆڕیەکان بۆ نمونە کەسێک بڕۆنامەی هەیە لە پەیوەندی کۆمەڵایەتیدا ئەو کەسەش پێویستی بەوە هەیە معریفەی زانیاری هەبێت لەبارەی ئایتیەوە و هەروەها لە سۆسیۆلۆجیاشدا واتە هەردوو پسپۆڕیەکەی پێکەوەگرێدا هەروەها پرسی تۆمارکردن و پرسی تاقیکردنەوەکان و چەندین شتی تر ئەوانە شتێکمان ئێمە هێشتا جار بەشێکی تەقلەدی کار دەکەین و هەندێک لە زانکۆکان دەستیان کردووە بە پێڕۆکردنی کاری تۆمارکردن بە شێوەی ئۆنلاین بەڵام تا چەندێک ئەو کارگەڕیانە بە شێوەیەکی کار لێکەرانە لە نێوان خوێندکار و مامۆستاکاندا لە ساڵی 98دا من بەرپرس بووم لە پرۆگرامی زانکۆی کالیفۆرنیا لۆس ئەنجلس وڵاتانی عەرەبی بۆ ئیدارەدانی معریفە لە سەرەتاکانی قسەکردنەکە باسی وێبسایتیمان دەکرد هەمووشان دەزانن چییە ئێمە هێشتا سەرەتا بێن و شانەزمەوە دەکرد کە گەشتینەوە ئەو قۆناغە بەڵام لە ئێستادا لە سیمینارەکەدا باس لە وێبینار دەکەین باس لە چەند تیمێکی کاری بەشکراو دەکەین لە ناو پۆلەکاندا باز لە قاعی و هۆڵی گەورە ناکەن کە مای بێزارکردنی خوێندکارانن هەماشی سەبارەت بە پرۆسەی فێرکردنەوە ئێستا کەسی فێرخواست چ مناڵ بێت چ خوێندکاری زانکۆ بێت لە توانای دەهەیە ئەو کۆرسە بخوێنێت کە حەزی لێت لەو شوێنەی کە پێی خۆشە واتە ناچار نییە لە ناوپۆلدا ئامادە بێت یاخود لە هۆڵێکی زانکۆی دەبێت هەر وەکتێبنی دەکەن ئەمانە وانەکانن ئەمانە شتێکی زۆر نمونەی لە وڵاتی عەرەبیدا کە هۆڵێک دەبێنیتی 200 خوێندکاری تێدایە و خوێندکار سنووقێکە و مامۆستا زانیاریەکانی تێدەخات و دواییەنە دەرەوە هەرێکە بەلایەکدا دەڕوات بەڵام پێچەوانەکەمە پێویستە لەم ڕۆژگارەدا ئێمە باز لە چەند تیمێکی معرفی دەکەین باز لە کۆگنیتیڤ دەکەن کۆگنیتیڤ دەکەینە چەند شتێکن کە یارمەتی خوێندکاران بدەن کە داهێنان بکەن و تەحەدای هێزرەکان بکەن و بتوێشکن لەگەڵ مامۆستاکان کەواتە استراتیژیای گۆڕانکاری چییە؟ ئێمە باز لە کلااود دەکەین باز بە شێوەیەکی گشتی باز ژیری دەستکرد دەکەین باز لە بلۆکچینج دەکەین باز سمارکە کۆنتراکت دەکەین باز لە دەیتە ئەنالیتیک دەکەین هەموو ئەو شتانە زۆر پێویستن کە ئێمە لە زانکۆکان لەگەڵ خوێندکاراندا ئەنجامیان بدەین لە استراتیژیەکانی تر کرانەوە بەڕووی پیشەسازی بووندا و هەروەها دامەزراوە و کۆمپانیەکان دروستبوونی کار لێکردن لە نێواندا چ لەسەر ئاستی ئایتی بەیان دیجیتال ترانسفۆرمیشن بینیم تحدای دیجیتالی یەکەمین کارە کە پێویستە ئیشی کار لەسەر بکەین کە بریتە کارکە لەسەر کولتوری گۆڕانکاری دیجیتالی نمونەیەکی بچێکیشتان دەدەمێت لە وڵاتانی عەرەبی وڵاتی ئیمارات بە تایبەتی ئەمارەتی دوبەی بڕیاری داوە کە سەرجەم مامەڵەکانی حکوومەتی دووبی لە ناوەڕێ ساڵی 2020دا بڕیدا سەرجەم مامەڵەکان لەسەر سیستەمی بلۆکچینج بێ واتە سەرجەم مامەڵەکان ئەلکترۆنیک دەبێنێ ئێمە لەکوێن و ئەوان لەکوێن تەحەدیەکان زۆر گەورن هەر هەماشی باس لە حرەمی زانکۆی ژیر دەکەینە هەنێکان بەسەر سمارت کۆمپاسدا سەرکەوتن ئێستا باس لە دیجیتال کامپاس دەکەن واتە هۆڵەکان کران بڕوێکردا و بەڵام هەمووان لە ڕێگەی وایفای بەجاری دەکەن و لەو وانەیەدا کە پێیان خۆشە لەو مامۆستایی کە حەز دەکەن گوێی لێ بگرن هەر وەک چۆن لە راپۆرتی کە داهاتوو لە ڤیدیۆدەکەدا بینماندات و دەتوانێت یەک کەسێک دەتوانێت لە چینەوە لە سانگۆفۆرەوانێک پشکەکەتێمە لێرە گوێ لێ بگرین من لە بیرم ناچێت ڕۆژێک لە ڕۆژان لە ئەکستێنرال ئێگزامینەرێکدا بووم واتە پشکنەرێکی دەرەکی بوو بۆ تاوتوێکردنی نامی دکتۆرایەکە لە MIT کە ئەو لە مانچستەر بوو لە وڵاتێک لە بریتانیا و میژنێری زانکۆی ئەمریکای بوون لە بەیروت باتە لە سێ کیشوەری جیاوە وتوێشمان وتوێشی دکتۆرای خوێندکارێکمان دەکرد لە پسپۆڕەیەکی دیاریکراودا ئەوە یەکێکە لەو شتانی کە پێویستە هەوڵی ببدەن بەڵام ئێستا بەبوونی تەکنۆلۆژیا ئەو شتە ئاسان و سادەیە و بۆ نمونە ئەوەی کە ئێستا ئێمە پێویستمانە
پێویستمان بە بینایەکی گەورە نییە ئەوە پارێکی جگا زۆری تێدەچێت بۆ منم قاعەیە ئەم شانوە چەنە پێ تێدەچێت ئەمەش بینایەکی گەورەیەوە ئەوەش خەرجێکی زۆر و پێویستمان پێی نییە بۆ بەخشینی زانیاریەکان چەندین شتی تر هەن دەتوانیت لە ڕێگەی تەلەفۆن و لە ڕێگەی ئایپادێکە یا لە ڕێگەی لاپتۆپێکەوە ئەنجامی بدەیت کەواتە ئێمە لەناو حرەمی زانکۆی ژیردا ئەو پێنج ڕێگەزمە بەلاوە گرنگە پەیوەندیکردن یەکەم و هەروەها ئیدارەکردنی دامەزراوە ژیرەکان باز لە نۆژانکردنەوەی کاشی و ڕووناکی و کورسەکان ناکەم بەڵکو باز لە ئیدارەی ژیری ئەلکترۆنی دامەزراوەکان دەکەم هەروەها ئاسایش و ئارامی کەمەتەنە باسی ئاسایش و ئارامی خەڵکی یا بینەکان ناکەین بەڵکو باز لە ئاسایشی و ئارامی پێدراوەکان دەکەین داتاکان زانین ئاسایشی ئەو داتانەی کە لای تاکەکان هەن هەموو ئەوانش ئێستا لە بەردەستان و جێبەجێ دەکران لە زۆر لە زانکۆکان جاندا تۆڕەکانی پەیوەندیکردن کە پێویستمان پێێتی هەروەها بوونی ژینگەیەکی زانکۆیی ئەوە ئەم سەکۆیش یەکێکە لە سەکۆکانی ژینگەی زانکۆیی کە باسی دەکەم. نلاحظ هذه بيئة جامعة أما جينجي زانكويا أما جينجي زانكويا الحوسبة بابوني الكلاود كومبيوتينج كلاود كومبيوتينج دەتوانین لە ڕێگەوە پێشکەوین و ئاسی خەرجی کەم بکەین و پەیوەندی بە زانکۆی زیاتر و زیاتر بکەین. كشكل لكشة للرصيدة تحدي هذا جورا بريتيا لا بواتنوا لا كاري الرجانو هم أول شكل لا والله كلا قم عندنا ما صيد زانكو لاني كم دصالة كاري كرو بخشيني زانكو هي من خوم لأنه دو كارد كم واتو بيستوه الصالة نسكي بيستوه الصالة گۆڕان کێشەی هەر گەورەی ئێمەی مامۆستایانی زانکۆ کێشێکمانەکە بریتیە لە گۆڕینی ستایلی بەخشین ئەوەیە کە کەسێکمان قوبوڵی بکات و تەنازل بکات لەگەڵ خوێندکارەکاندا وەک تیمێکی کارکردن کار بکات و تەحەدیەکی تریش هەیە کە پەیوەندی بە هەساکانەوە هەیە چۆنێتی ئیدارەدانی پشکەکان و وانەکان و سیاسەتە گشتەکانی زانکۆ نمونەیەکی خێراتان دەمێ سیاسەتی گشتی زانکۆ ئەگەر خوێندکار ئامادەی وانەکە بوو لە سەدانەوەتیان پلەی نمری تەواو وەردەگرێت ئێمە بعد لە چه ئامادەی دەکەین ئەو کەسە دەتوانێت لە ماڵی خۆی و هەموو زانیاریەکان وەربگرێت دەگەر بێت یەکێک لە تەحەدیەکانی تریشیا لە بەرەوسەکانی تر بریتیە لە سایلۆسینکین واتە بێرکردنەوەی گۆشەی گیرانە هەموو زانکۆیەک پشت بەو شتانەی دەبستێت کە خۆی هەیەی پشت بەشتە دەبستێت کە زانکۆیەکە هەیە لە سەرچاوە ناوەندی توێژینەوە مامۆستایان و کادری ئیداری پشت بە کاری هاوبەشیکردن نابەسێت لەگەڵ زانکۆکانی تردا ئەو سایلۆسینکینە شتێکێکە لە شتە هەر خراپەکان کە لە زانکۆیەکاندا هەن بەڵام پێویستە جگە لەوە تیڕوانێکی استراتیژیمان هەبێت بۆ چێنێتی ڕوانینی ئێمە لەکە جەمەنیکاری هاوبەشانە لەگەڵ زانکۆکانی تردا ئێستا دوو بڕوانامەیی لە زۆرێک لە زانکۆکاندا هەن بەڵام ئەو بەس نییە ئێمە دەمانەوێت هاوبەش بین بەشدار بین لە بەخشینی بابەتەکان و دانانی بابەتەکاندا پیشە سازیەکان پێشەوەرەکان بەشدار بن لە دانانی ئەوەی کە گرنگە یەکێک لەو تەحەدیانەشی کە باسی دەکەم و کە دەکرێت ببینین و لەوانەیە هەمووشمەتی بینی بکەین کە کێشەی هەر گەورەی ئێمە لەگەڵ خوێندکارەکانماندا بریتیە لە مەنگی و تەمومیشی زانیاریەکان و خێرا گەیشتین زاری کارکردن ژمارێکی زۆر کەم لە خوێندکارەی کەمونەتەوە کە هەندێک زۆر ژمارێکی زۆر کەمیان هەن کە لایەن قوڵ ببنەوە لە توێژینی زانستیدا زۆربەی خوێندکارەکان مەبەستیان ئەوەیە کە کار بکەن بۆەوەی کە بەزێترین کارزانیاریان بەدەست پێ بگات بەشتە هەردێکی تر لە ئەو زانیارە تا چەندێ وەردا کێشەی گرنگ لەم سەردەمەدا برایان تەنیا گەیشتن نییە بە زانیاری بەڵکو بریتیە لە دڵنیابوون لە زانیاریەکە و ڕادەی درستی زانیاریەکە و هەڵبژاردننی ئەو زانیاری کە گونجاوە لەگەڵ خوێندکاردا ئێمە
وەکو مامۆسای بهذا زانکۆ التحول ئامادەین في بۆ ئەو عطائنا مع گۆڕانکاریە لە الطلاب بەخشینی أن ئێمە نأتي دڵخێن للطلاب کارانماندا وأنا يعني أذكر في مرة من المرات نەخۆ لە جربت دەرمەجارێک هذا لە جاران التطبيق مع ئەوشتم أولادي. تاقی کرد طلبت لەگەڵ من خوێنکارەکان طبعاً الواي داوام فاي وایفای لە طلبت من الجميع پۆلەکەدا هێداوام لە الناس هەمیان أتحدث کرد عن وتە الموضوع من ئێستا الفلاني. باس لە فڵانە بابەت دەکەم و واي فاي عندكم وایفایەکەتان بکەنەوە كثرت من الدقائق. طلبت منهم يفتحوا الواي فاي داوام انترنت لێکردن وایفایەکە و ئینتەرنێتەکە بکەنەوە بە دوای بابەتەکەتا بگەڕێن و بڕاتان بێت ملیان فێر بوون. هذا الانفتاح يساعد یەکەم ئەو التلميذ کرانە على یارمەتی التشاركية. خوێنکار الشاعر دەکات نفسه و يعطي ئەنجامدانی کاری الصلاة. هاوبەشانە ینی هەزەکە لەگەڵ تۆدا بەجاری دەکات. مهما اتسعت آفاقنا ومهما ئاسۆی بیرکردنەوەی ئێمە چەندە فراوانتر بێت و چەندە زانیاریمان هەبێت هێشتا زۆر شت دەمێنن کە ئێمە پێیان نازانێت بۆیە کاتێک خوێنکار دەبینێت ئەو زانیاریدا بۆ مسڵەکەی بەپەرۆش دەبێت بۆ بەجاریکردن بەجاری دوم سێم و هەچیش دەکات کە ئەو بەشێکە لە پرۆسی فێرکردن و بەپەرۆشتر دەبێت بۆ فێربوون لە تحدیانەی تر کە پێویستەکارن لەسەر بکەین لدينا مشكلة التشريعات بریتە لە لابد من وهذه مسألة ليست یاساکان فقط لدى الجامعات بل ئەوەش يجب تەنیا أن لە ترتقي زانکۆکاندانا إلى بەڵکو الوزارات پێویستە تهتم بەرزبینەوەنی بۆ بالتشريعات هەستی الميسرة وەزارەتەکان وەزارەکان للتشارك مع پێویستی الجامعات ئەسە الخارجية دەرکەن بە ئاسانکاری بجارێکی لە زانکۆکانی تر و سەردانی دەرێکی خوێنکارانمان و ئاڵۆگۆڕکردنی خوێنکاران و مامۆستایان پرۆفسەران پێویستە خوێنکارەکانمان مامۆستاکانمان بچێن بە دەرەوەی وڵات و ئەوانیش لە دەرەوەی وڵاتەوە بێن بۆ ئێوەی کە ئەسوود لە یەکتری وەربگرین. في الختام أقول لە کۆتاییدا ئەڵێم التحدي الأكبر لدى تحدی الجامعات هەرە گەورەی العربية زانکۆ الآن عەرەبیەکان لە ئێستادا وليس كالماضي أبدا نەک وەک ڕابردوو ئێمە ئێستا لە واقعەیەکی تەواو گۆڕاو داین لە ئاسی نیشتیمانی عەرەبی زانکۆکان زانکۆی حامورابی بوون زانکۆی فینیقیەکان بوون زانکۆکان زانکۆی فێرعەونەکان بوون چەندین زانکۆکی تر هەموو ئەوانە هەموو جیهانیان فێری شارستانیت کرد و ئێمەش لە لەنکە و خاکی شارستانیەوە دەڵێم کاتی ئەوە هاتووە زانکۆ عەرەبیەکانمان ڕۆڵی پێشەنگانە بگەڕن بۆ ئەوەی مێژووی سەربست بگەڕێنەوە بۆ ئەم نەتەوەیە. سپاس. بەسەر داوا لە دووەمین قسەکەری کۆنفرانسان دەکەم پرۆفیسۆر دکتۆر ماشیتۆ یاکۆ لە مالیزیاوە هاتووە دەورێت دەکەم بابەتەکەی خۆی پێشکەش بکات. Assalamu alaikum wa rahmatullahi ta'ala wa barakatuh, and a very good morning to everyone. I don't speak Arabic, I'm sorry, so I'll be presenting in English. Is that okay with everyone? I hope so. And first of all, to thank the organizer for having me here for the second time, especially to Dr. Basam Mahaddin, who invited me for the second time this time. And also to Dr. Bakhtiar for making such a great arrangement for me and my colleagues to come here. I'll be presenting on integrated cumulative grade point average today, or ICGPA, is it called in Malaysia. I think everybody knows. وابزانم هەمووان ئاگادارن و زانیاریان هەیە لەسەر نمرە یا ICDP یا چیتیە چ مانایەکی هەیە. ICGPA is an integrated assessment system. کا سیستەمێکە هەڵسەنگاندنی خود میکانیزمێکە بۆ هەڵسەنگاندن و پەرەپێدانی خوێنکاریەکانیان سەبارەت بە بەها و هەڵسەنگاندنەکان بۆ پێدانی زانیاری و معرفەی گرنگ و بە هەروەها توانای زیاتر بە ماتایەکی تر واتە هەڵسەنگاندنە بۆ ئاستی توانا و بەدیهێنانی خوێنکار و ئەو میکانیزمی کە پێڕۆ دەکرێت بەپێ ئەو سیستەمەی کە جێبەجێ دەکرێت. هەروەها پێوەرێکی سەرنجڕاکێشە ئەم میکانیزمە جێبەجێکراوە لە مالیزیا بە تایبەتی لە زانکۆکانی ناو مالیزیا. هەروەها بۆ هەڵسەنگاندنی ئەنجامەکانی پرۆسی فێرکردنە.
do you know that تۆ your چۆن academic دەدەزانی program کە uses پرۆگرامە SEA ئەکادمیەکەن or outcome-based education? سود بەخشە یاخود Once a program has کاتێک course learning outcomes or CLOs and program learning outcomes or PLOs, then you are automatically using OBE as your approach in terms of implementing the programs. In Malaysia, for our outcome-based education, we have identified 8 domains. One is knowledge, دۆمینەکە یەکەمە بریتە لە معرف هەروەها سایکۆمۆتۆ practical skills سێمیان لە هاتووی کۆمەڵایەتی بەرپرسیارەتی چوارەم بەهاکان و پرۆفشناڵەتی پێنجەم پەیوەندیکردن و سەرکردایەتی و توانای کارکردن بە تیم شەشەم چارچێکردنی کێشەکان و توانای زانستی دوایینش بریتیە لە فێربوونی مۆدا درێژ و هەروەها تواناکانی پەرەپێدانی ئەم دۆمینە جێبەجێم کردووە لە پرۆگرامەکە کە لەبەر ئەو هۆیە دروستکردنی CA شتێکی ئەجگار گرنگە کاتێکە بەکار دەهێنرێت بۆ بەدی جێبەجێکردنی پرۆگرامەکە دوو ئاسان پێویستە ڕەچاو بکرێن یەکەمیان لایەنی پراکتیکی ئەمەش بەپێ نەخشەیەک ئاسی پرۆگرامەکە مەبەست لە نەخشەکردنی CSO و هەروەها دەرەنجامەکان و PLOs و واتە پرۆگرامەکان کە خوێندکاران پێویستیان بەوە هەیە هەڵسەنگان بکرێت بە پێی CDO و PLOs ئەگەر بێت و خوێندکاران بەپێ ئەم هەڵسەنگان نەکرێت و یاخود بەپێی بابەتێک یاخود OBE بۆەوەی کە بزانین کە خوێندنەکە تا چ ڕادێک معریفە دروستەکە دەبەخشێت و بەو شێوەیە دەتوانین دەرەنجامەکانی هەڵبسەنگێنن کاتێک بە پێی CLOs خوێندکارەکان هەڵسەنگاندنیان بۆ بکرا و ئەوە پێوە دەخواتێت لە زانکۆ و هەروە خوێندکارەکان لە کیتا سیستەمدا یاخود بە پێی تیۆرەکان و میکانیزمەکانیان بە پێی ئەو پرۆگرامەکە جێبەجێ دەکردن PLSO بە پێی زانکۆکانی ICGP لە زەمەلیزە ICGP دەکرێت دڵنیای بدات کە PLSO پێویستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ جێبەجێ بکرێت چونکە پێویست بۆ هەیە کە پێوانەکردنی بۆ بکرێت لەلایەن کەسانێک کە کارەکە ئەنجام بدەن. مەبەستێکی تری ISP بریتیە لە بەردەوامبیدان لە کوالیتی چەندین بەڵگە هەن کە دەکرێت بەدەست بهێنن بۆ باش بەکارهێنان و ئەنجامدانی پرۆسەکە و ئەوەی کە قوتابیەکان بە شێوەیەکی دیاریکرا و سنووردارانە کار بکەن و هەروەها ناسەنەوە و ئامانجەکان کە قوتابیەکان کاری بۆ دەکەن بە بەدی دەهێنن دەکرێت بەجێ بهێنرەوەک سەرچاوەیەک بۆ بەدەستێنانی پێشکەوتنی زیاتر و وهروها یارمەتی دەرە بۆ باشبوون و بەرپرسبردنی ئەدای خوێندکارەکان لە پرۆگرامەکەدا لەلای ڕاستیشەوە ئەو وێنەیەک دەبینن کە ئەمە بەشێکە لە شێوازی کارکردنی ئێمە بۆ ریپۆرتکردنی ئاسی ئەدای خوێندکارەکانمان بەپێی دۆمینی فێربوونەکە کە پێشتر باسم کرد. مەبەستێکی تری ICGP بریتیە لە دڵنیایی کوالیتی ICGP یاخود دڵنیایی کوالیتی دەکات لەسەر ISCPO و بۆ پرۆگرامی خوێندکاران مامۆستایان لە مالیزیا دڵنیایی کوالیتی لە حکوومەتەوە بڕێوە دەبرێت و یاخود چاودێری دەکرێت لەلایەن ئاژانسی کوالیتی حکوومەتەوە
expenditure, هەموو including پرۆگرامە from the public زانکۆییەکان universities and also لەژێر from چاودێری the ئەو private ئاژانسە universities حکوومەتان are بە تایبەتی monitored زانکۆ by this تایبەتەکانیشدا agency, هەمە لەلەو and ئاژانسەوە they have چاودێری دەکرێن و سەرپەرشتیان دەکرێت produce a code of program standard that everybody must follow. ئەوەش And ستانداردێکە in کە this پێویستە standard, what هەمووان we پێڕێ call بکەن COPPA پێی or پابندوی کە پێی COPPA, دەوتی ئۆکۆپا یان CCOP the requirement for ئەی کە quality ئەوەش assurance to یەکێکە لە achieve or مەرجەکانێتی to meet کوالیتی OBE پرۆگرام کە and پێویستە CQI بەدی and بهێنرێن accreditation requirements is embedded inside the guidelines, and every program must follow those. هەموو And کارمەندانی I بواری put some of پرۆسە پروەدەفێتن the, پێویستی پێی پابند the بن process in the guidelines here, just to show you how ئەمەش چەند ICPE هێڵێکی سەرەکەین کە can پیشان دەدەن کە چۆن دەکرێت پرۆگرام بەجێبەجێ بکرێت و مەرجەکان و داواکارەکان چین بۆ نمونە بەشەکە کار دەکات بە فەرکردنی کۆمەڵێک تەکنیکی میکانیزم و ئەوە وا دەخوازێت کە پرۆسەی فەرکردنەکە لە هەموو پرۆگرامەکانی فەرکردنی ئەکادمیدا پەیڕۆ بکرێت بەکاریان پێ بکرێت ئەوەش ستانداردێکە لە 1 2 3 4ەوە هەروەها دیسپلین لە خوێنکارانەوە هەروەها مامۆستایانی زانکۆ ئەوەش پراکتیسێکی باشە لە بواری ڕاستەقینەتە ئەوەش بە درێژەدانەوە بۆ باشکردنی کوالیتی خوێندن و بگومان ئێمە چەند نمونەیەکی تریشمان هەن سەبارە بە ستانداردانە کە دەرخەری پێداویستیەکانن بۆ پرۆسەی فێرکردن و بە هەروەها چۆنێتی باشکردنی کوالیتی خوێندن. وازەوە دەهێنم چونکە چەندین شتی تر هەن باتڵێک چەند دەتوانین ISGP پێڕۆ بکەین پێویستە حکوومەتەکە بێت کە پشتیوانی جێبەجێکردنی ئەو بڕنامە بێت لە ناودامەزراوەکاندا بۆ دەستنیشانکردنی کێشەکان و پۆلیسیەکان یا سیاسەتەکانی نێوان زانکۆکان و سیاسەتێک جێبەجێ دەکەن ئەوەی کە نیمانە پێیوا دەخوازێت کە چاوبەخشین و بەسەرجەم پۆلی سیاسەتەکانمان دوو بە هەروەها ڕەنیشاندەرەکان و سیاسەتەکانە بۆەوەی کە بزانی چۆن دەکرێت زیاتر پەرە بە فێرکردن بدەین و وای دڵنیا بین لە کوالیتی خوێندنەکە و لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزاویە هەن لەخۆن لایەن کوالیتی کۆنتڕۆڵی حکوومەتەوە ئەنتیتی کاری بریتە لە مامەڵەکردن لەگەڵ کارەکانی ISGP بۆ چاودێریکردنی پێداچێنەوە بە سیاسەتەکان و ڕێنماییەکان و هەروەها بارودۆخەکان و سیڤیەکان و ئەنجامدانی وەرکشۆپ و ئەنجامدانی دانیشتنی جیاواز بۆ پەرەپێدان بە سیستەمەکە ئەوەش جۆرێکە لە ئەنجامدانی کارێک بە شێوەیەکە ڕاستەوخۆنە بۆ ئێستا دەستە جیاوازەکان بە شێوەیەکی نەرمتر کارەکەن لە لەکتەردا هەروەها لە یەک زانکۆ ئێمە چەند ئاسێکی جیاوازمان هەیە Deputy Vice Chancellor of Academy International, Senate of the University, University Management Board, all these top management of university must play their role. So establishing their roles as supervisors to monitor the implementation of ICPA, for example, to establish agenda on ICPA in relevant top management meetings. This is important, otherwise the monitoring and also دیریکردنیش بە هەمان شێوە کارێکە بۆ باشە جێبەجێکردنی ئەجەنداکە چکە گەڕوانە بدەبێتە کێشێ دووبارە
and also student acceptance of خوێنکارەکانمان ISGPA. Of course, we have many faculties and schools in تەبەر بە university. خوێنکارەکانمان کاتێکیان And, داخل of دەبن course, خوێنەوە many چەندین students کۆلێجی and وار different و بەشی levels جیاوازمان هەیە لە چەندین ئەستی probably, جیاواز you know, the first degree, second degree, and also پلەی PhD یەکەم or نمرە یەکەم postgraduate students. بۆ And نمونە some خوێن universities also have زانکۆ distance learning دوای students. زانکۆ بە هەر بە So خوێندنی commitment of باڵا و subordinate from faculties or program owners, individual lecturers, and on student acceptance of ISGPA is also important. On the faculty or کارێکی program زۆر owner or گرنگن individual بەربەها lecturers چ وەک assigned تاکەکان an opportunity to خوێنکارەکانی design, ئەوانەکەوانەکان manage and پێشکەشتەکانەوە coordinate programs and courses چەند پرۆگرام دەکەن using constructive alignment concept to achieve outcome-based بەشێ education. This must be understood ئەوە by شەشێکە کە پێویستە individual هەمومان لی lecturer, تێبگەن program لەلایەن owner, and وانە also faculty. بێش و وەر بە هەر Because on the خوێنکارانەوە curriculum review, they need to do a number of alignments in the level of program and also in the level of لەسەر courses. ئاسی پرۆگرامەکان و بە هەر بە هەتیە On چۆکانەوە the students' acceptance of ISGPA, establishment of students' transcript, spiderweb per semester for CQI, for continuing quality improvement, so that the students and their mentors can have a look at their achievement in each of the semesters. I only have another 5 minutes. پێنج خولەکی ترم هەیە دەمەوێت زۆر بە خێرای بابەتەکەم So پێشکەش that بکەم they لەبەرەوە can improve for the next semester when they can see where their بکرێت weaknesses are in their previous semesters. And this is how it looks for the governance in terms of organizational structure, from the top management to the faculties and academic centers. I go a bit faster. Curriculum review, of course, at the program and course and also at the course learning outcome level. We have to review on the constructive alignment at the program level, which we have to construct what we call as curriculum metrics that align between the courses and the PLOs or program learning outcomes of a program. And constructive alignment at course level, of course, we need to have course learning outcomes for each of the courses and the program. Review of course learning outcomes also, because we need to have very objective, measurable course learning outcomes, very tangible, so that we can measure our student attainment. And of course, we have to do, you know, the most important thing is because our lectures are the main player in terms of teaching and learning of any program. So TOT or training of trainers of how to deliver the courses so that students can achieve the learning outcomes that we have determined. This is an example of curriculum metrics. I'm not going to go into detail. It is too small to see anyway, but this is how the structure looks like, and it is embedded into a system, what we call it, ICGP system or integrated PLOs or integrated program learning outcome system. This is how the assessment has been done in terms of per courses. If you have a 3 credit courses, you might have like 3 CLOs or 3 course learning outcomes, and this is how we we input the data into the system. This is just a screen capture of the system. Of course, the system is very important. It is not only to be used to assess the students, but also to store so much data on the mapping or the constructive alignments between we have between the CLOs and PLOs, delivery methods as well, per courses, assessment methods and components, indicators based on Bloom taxonomy or CLO's attainment as well. So the system can actually store all this, and they document the procedures as well to support the implementation of ICGP, because we have so many students and we need online system to govern all the data on the student achievement or student attainment. The sequence that
we have for the أو درجة system مكان of همانا بأم ICGPA. سيستما And I don't think I can go through one by one. Of ناتوانم course, يك بهيك باسي هم the يمكن first phase is the بلام curriculum كنا design. أخيا We كم have to بريتي الكريكولوم input the ديزاين curriculum inside the الكريكولوم system, دخلنا ناو assessment plan سيستم of course, كوا بونا input بلاني of هبسة assessment كنكا data, كهمو analysis داتا of كان assessment لخدا data كده and بوشي also كتنا بي reporting داتا in كانوا terms بهر of هبرز or in the كدنا form ويزان of يارو spider ريبورتم web. لبريانا And ولا تورا كده ياخد التور here انترنت we have the entry of student attainment into online system information. لا It's شيء كتير بان هي بو زين ياري student تايبة information بخن system in كاركان the form of كسيستم actual يكا بو grade. زين ياري خن Having كاركان online system counseling system. بهر بها We have this أنجو system or ماني mentor-mentee سيستم من هي system we call it, بشوية and أونلاين align or connected with this system so that كبيو the دارو the لينكي هي student and also their لقوسي mentors can see the بشكاني achievement ترو بهر بها سيستم per كاني تردا semester and improve on their بو weaknesses for the next بو semesters. بهز كرني خوالا This is وسكان examples of مش assessment using النمونية rubrics. This is also in the system. مش And this is also in the systems. For ICGPA system, for each of the CLOs or course learning outcomes, a student will have their grades on كان each of the CLOs نمرين of each دبيت of بو the هر courses. كيك لا That is كورس what, كان ده the أمش big difference between وهذا the كانت كجوازي conventional way كجورها of بين لنيوان giving grades شوازة to the كانت student تلو or شوازة assess the كان لي students. We بخشيني assess نمرة students بخن كان by course content, لرقي كوست but كونتينو ICGPA assess students by the course learning outcomes of each of the courses that then map to the PLOs or program learning outcomes of a program. This is some of the أما sum up of the يكن PLO هندي grades كن for لا this نمرة calculation كان of PLO attainments for each of the program learning نمرة كوكي outcomes. كراو كانوا كتنا نجامي برنامج I think I بيما can't بيت go that detail, but anyway, زناري the كان most باشن challenging طلعن part لهر to همي address is the curriculum part as بريتيا development of بار accurate كبريتيا and truthful pro- ICGPA reporting in the form of spiderweb is highly ريبورتيني dependent سيستم upon a clear constructively aligned باش دبت curriculum تدبل mapping, هاني because كريكولم especially when you مابين have too many وچنكو كاتك أوكار دكيته programs and you need چندین people پروگرام to دبیت پیوت or the program دکسانی owners که to do the constructive alignment که or review their پیدا چنو curriculum. بکن That is the بکریکولم hardest part كذاك وش in خورسترين implementing بشي كارك ICGPA بوجه actually. بوجه كدني I البروغرام guess I stop بيان there. ما بيت Thank you very نطابم much. زردا دوسم بزور سمس شكرا للدكتورة ماشيتو باسي يعقوب الدكتورة القادمة ماشيتو من يعقوب ماليزيا. لماليزيا والآن تبدأ الجلسة لسا الأولى، دانشنية كم فليتفضل دكتور رئيس دكاترة الجلسة باسروكي الأستاذ الدكتور زانكو جمال دكتور إبراهيم من جمال جامعة إبراهيم القدس بفرمر المفتوحة لزانكوي فلسطين. كراوي قدس ولا فلسطين الآن أدعو هسا دعوة دكم للجلوس على منصة هيك برزان بفرمون وسال دكتورة منار الدكتور حازم خنفر والدكتور محمد الدكتور محمد شكور. شكور إن شاء الله لفظته صح الاسم. هي دار مناوكم برا سيوت دكتور محمد. طيب نبدأ الآن. دس دكين ببانل كمان الورقة الأولى دس الجنوية كمان دس دكين لأن دكتور منار مدنات لا جمعني بالا بما في مديرة كساني خان بدايوسي تايبت دس دكين بريوبري هرمي إن باشوري شاء الله تعرف على نفسها أكثر أردنوز في أثناء توانيت الحلقة. زيادة خوي معنا من بيبنا 15 سينات دقيقة نلتزم إن بانزا شاء الله خلق بالوقت. من هيو بابن بين بكاتو تفضل. فرمو صباح الخير، الله يعطيك علاش؟ العافية. لشتان صاغبت بداية لا أزيد الشكر إلا شكرا لاستضافة سرتا دميت الجامعة سباسي السليمانية زانكوي بولتكنيك حقيقة الميدان بومي وانداري كردينيان يعني لأيما
كل ما يعبر عن ما بداخلي من حب على هذه الاستضافة الجميلة الرائعة. ئەوەی کە لە ناخمدا بریتە لە خۆشەویستی و وە گزارشتێک بۆ من بۆ ئەو میوانداریە پێشوەتی گەرمی کە لێمان کرا و یەکەم جارمە بێن بۆ ئێرە سوپاسی هەمووتان دەکەم سوپاسی ڕێکخرانی ئەم کۆنفرانسە دەکەم سوپاسی کادرانی ئیداری ئەم زانکۆیە دەکەم سپاسی و کەسانە دەم کە بانگەشتیان کردم بۆ ئەوەی لێرە ئامادە بم لەگەڵ ئەم کەسە بەڕێزانەدا بم کە لەم کۆنفرانسەدا قسە دەکەن. أريد أن أقدم سرەتا دەمەوێت جزيل شكري لمعالي سپاسی وزير زۆر التعليم العالي سپاسی والبحث زۆر العلمي. ڕاستی وەزیر خوێندی باڵا توێژینەوەی زانستی بکەم کە ڕێگای منی کورد کردەوە کاتێک لە وتەکەیتا جەختی کردەوە لەسەر مافی خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت لە زانکۆکاندا. بیرم دەکردەوە چۆن دەست پێ بکەم بەڵام ئەوەی لێکردم کە لە ئێستادا سپاسی خۆمی ئاڕاستە بکەم ئەوەش بەڵگەیەکە لەسەر هۆشیاری ڕێزیانەکە ئەو هەمە جۆریە مرۆیی کە لە نێوان خوێندکاراندا هەیە و کە ڕۆژێک لە ڕۆژان يمتلكون إعاقة ما بأن ئەوانەی يكون کە لهم حق في الالتحاق کەم ئەندامیەکیان و کەمتوانەوەکیان هەیە مافی ئەوان هەیە درێژە بە خوێندن بدەن و وەکو ئەو خوێندکارای تر کە کەمتوانانین لێرە دەباس لە ئوردن ئەەکەم بۆ جەختکردنەوە لەسەر ئەوەی کە هاوبەشی ڕاستەقین و ڕۆڵی سەرەکی بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و دامەزراوەکانیەتی کە بریتین لە زانکۆکان ئەوەش بە ڕێگەی دامەزراوەکەی ئێمەوە کە بریتە لە ئەنجومەنی باڵای مافی کەسانی خاوەن پێداویستی تایبەت. لە ڕاستیدا قسە زۆرە بەڵام من تەنیا 15 خولەکەم هەیە زۆر بە کورتی باس لە ڕۆڵی ئەنجومەنی باڵا ئەکام و ئوردون چه هەنگاوێکی ناوە لە ڕێگەی پێگەیاندنی خوێندکارانی خاوەن پێداویستی تایبەت و وەرگرتنی کورسی خوێندن. ئوردون لە پێشەنگی ئەو وڵاتانە بوو کە ڕێکەوتنامەی نێودەوڵەتی واژۆ کرد بۆ مافی کەسانی خاوەن پێداویستی تایبەت. یەکێک لەو ڕێکەوتنامانەش مادەیەک تێدا کە مادەی 24 و دووپاتی دەکەنەوە کە نابێت کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە مافی خۆیان بێبەش بکرێت لە فێربوون و مافی ئەویان هەیە درێژە بە خوێندنیان بدەن لە دامەزراوەکانی فەرکردندا و ئەو دامەزراوانە پێویستن بیگەیەک دیژنگەیەک بوون بۆ تێکەڵبوون و خاڵی لە هەر جۆرە بەربەستێک. ئوردن ئەو ڕێکەوتنامەی واژۆ کردووە و ناچارە کە یاسای ناوخۆی دەربکات کە بگونجێت لەگەڵ ئەو ڕێکەوتنامانەدا. لەبەر ئەوە یاسای مافی کەسانی خاوەن پێداویستی تایبەتی دەرکرد کە ژمارە 31 بۆ ساڵی 2007 لەو کاتەشدا بۆ کارپێکردنی مادەکانی ئەو یاسایانە دەبوو دامەزراوەیە کە بێتێک ئەویش ئەنجومەنی باڵای کاروباری کەسانی خاوەن پێداویستی تایبەتە یاخود کام ئەندام لە مادەکانی یاساکەدا باسکردنێکی ڕاستەوخۆ هەبوو بە فێرکردنی کەسانی کەم ئەندام یا خاوەن پێداویستی تایبەت و کەمتوانان بۆ ئەوەی کە توانای ئەویان هەبێت کە درێژە بە خوێندنە بدەن لە سەکوچەکانی خوێندن خوێندنی گشتی خوێندنی پیشەیی خوێندنی باڵا چەمەسەر بێت یا دکتۆرە. حقيقة في هذه الحقبة الزمنية لم سردما زمانية ل 2015 بهذه الفترة من إعادة النظرة إلى أين دەبووی نحن چاوێک بخشێنینەوە من هذا القانون ئەم بەدۆخەمەتە بزانین لە ئوردون گەیشتن تەکوێ ئەو یاسایە. وەزارەتی خوێندنی باڵا و دامەزرا فێرخوازیەکان شەریکێکە سەرەکین لەگەڵ ئەنجومەنی باڵادا. لەبەر ئەوە دەبوو ئەو یاسای دووبارە دابڕێژرێتەوە و هەموار بکرێت و ئەوەش وای دەخواست کە پێویست بوو تەرکیز بخرێتە سەر ئەوەی چەند تەوەرێکی ڕوونی یاسایی مافگەرایی بۆ جێبەجێکردنیان و هەروەکو وتیشم بەدەپلەی یەکەم بەتایبەت لە دامەزراوە جیاوازەکان بەتایبەتی خوێندی باڵا توێژینەوەی زانستی مادەکانی ئەو یاسایە کە 22-23 جەخت لەوە دەکەنەوە کە پێویستە
هناك احترام للطلبة الرئيس وذلك من خوين كاراني كم توفير دام كم تونا بجيريت الميسرة وإمكانية يارمتيان بدريت الطلبة ذوي وبتوان الإعاقة. طبعا تواني يقوسنو هاتو شوان طلبة ذوي هبتو الإعاقة هوكار كان أسوة بورسن بالطلبة ريت من غير ذوي الإعاقة هم خوين يقدمون كاراني كم بالتنسيق توانا بهما هنجي لقل القبول الموحد يكي بيقدموا قبول كردنتا من داو كاركان خوان أراسيك قبول كردنتا كان على قائمة القبول الموحد، لسر استماري قبول كردن بلام أوي كأوان جادة كاتوا أوان بيوستا لسرين رابورتي بزيشكيش بيشكش بكان بوچي چونك أواني كم توانا داش كان ديني كان بو دكريات لخرجة كان خواندن كبريتي لصدها دو أويش كدمينة ولا صدها نوي ولا صدها نوتا كده كويت أستري سرزانكو هوكارا كيشيا السبب في ذلك هوكاري أوا دقرت أبو أوي كاتا تقوم الجامعات بتوفير ويزانكو كان الروشيني بيويست آسان كاري بيويست دابير بكن بوخن كاراني كم توانا بو أوي زانكو جينكيك بخالي لبربستو هاندري تيكالبونيان بداتو بويا نرخداش كان دليان بو أكريتو خوين كارا كان دتوانن بالرسوماتك أسعي خويندن بدن بزانكو كان أوش ذكر اللي ويضلنيا بين الرقاي أنجومني بالاي ما في كساني كبتوانا بهمانكي لقل وزارتي خوتني بالاو من مؤسساتنا التعليمية ليش تجاوز كاري دابتنا تجاوز كارهون لغاية هذا الوقت تأثرت وقتاش المجلس هو من أنجومن تاكلانيكا كريوشيانا أسان كاري كان بيشكش دكات ما بس ما تشيه لوا أو حتى إمكانية الوصول. هناك عندنا فئات إما شن خنكارك مانهن كم توانانو درجة بخندن ددن هندي كان نابيستان هندي كان نابينان هندي كشان كم تواناي جوليا هي لإسادة بازلا نتحدث عن الأشكال الميسرة والتسهيلات هي أني عندما يلتحق الطالب الأصل إذن يجب أن يوفر له مترجم لغة إشارة ورقيا رزماني نشانين بدابين بكريت بأوي زانياريان بكات هاشوي أو رياني تريكا هيش كشيك يعني أبويا كاتك مزراوة كان روشين أسان كاري كان دابين دكان وخين كار دەست دەکات بە پێدانی ڕسومات بە تەواوی بەڵام تا ئەو ساتە وەختەشی ئەوانەی کە ڕێوشوێنە ئاسانکاریەکە دابین دەکات بریتین لە ئەنجومەنی باڵای ما کەسانی ئەنجومی بەڵا بۆ مافی کەسانی کەمتوانە کە پێویستە متەرجمەکانی بۆ دابین بکات بە خوێنکارانی نابینا ئەوانیش پێویستیان بە کۆمەڵە ئامێرەکەیە و هەروەها چەند پرۆگرامێکی تایبەتیشمان هەیە چەند بابەتێکمان هەیە کە وەرگێڕاون بۆ سەر زمانی برایل هەندێک لە زانکۆکان بە تایبەتی زانکۆی متە ئامێری برایلمان هەیە کە سەرجەم پرۆگرامەکان وەردەگەڕێتە سەر زمانی برایل بۆ ئەوەی کە خوێندکاری نابینا هەب شێوەی هاوڕێکانی بتوانێت درێژە بە خوێندن بدات و زانیاریەکانی پێ بدات سەبارەت بۆ خوێندکارانەی کە کەم توانایی جوڵەییان هەیە پێویستە ژینگەکە ئاسانکار بێت وەک بوونی مەسعەد مەسعەدەکان چەند پیاوانەیەکی دیاریکراویان هەبێت و بە هەر بوونی دەواازێت هەبێتوان وەکو ڕامپەکان بۆیە کە بتوانن بە ئاسانی بە قادرمەکان دەستەکەون بچنە خۆلەکانەوە بەڵام هاوکاریەکی زۆر هەیە لە نێوان زانکۆکاندا ئەگەر بێت و ژینگەکە بربەستی تێدا بێت ئەوە پێویستە پۆلەکان بچوڵێنرێن بگوازیرێنەوە لە هەمەکانی سەرە بۆ هەمەکانی خوارەوە بۆ ئەوەی ئەو خوێنکارانە بتوانن بە ئاسانی بچن ناو پۆل و بەشداری بکەن لەوانەکاندا ئەم هەماهەنگیە ئەنجام بدرێت لەوان ئەنجومەنی باڵاو التعليم العالي. طبعا التعليم العالي حقيقة خوێندنی باڵادا خوێنکارانی نابیست و نابینا کە حەزیان دەکرد درێژە بە خوێندنیان بدەنە خوێندن تەواو بکەن بچن بۆ مەستەر و دکتۆرا ئەوانە بەخشراون لەوە چکە خۆمان دەزانین چونکە ئەوانەی کە پێویستە خوێندن تاو بکەن و دایانە ماجستێر و دکتۆرا تەوکەن پێویستە تۆفڵیان هەبێت و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیشە خوێنکارانی نابینا و نابیستای بەخشیوە لە لو مرجع
أيضا من التنسيق الذي يتم ما بين ئەو هەماهنگکیش کە دەکرێت لە نێوان ئەنجومەنی باڵا و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینی زانستی و دامەزرا جیاوازەکانی تری وەزارەتی ئەهلیەکان ئێمە چەند خوێندکارێکی ترمان هەن کە خوێندنی زانکۆ کۆلێژەکان تەواو دەکەن. ئێمە چەند لیژنەیەکمان هەن کە پێکێنراون بە بڕیاریە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینی زانستی و بە پێی بڕیارەکە پێویستە لیژنەی پزیشکی لە ناو زانکۆکاندا هەبێت لە پێناوی چاپێککەوتنی خوێندکارانی خاون پێداویستیەکان کەم توانە بە تەواوکردنی بودجەکانیان و درێژەدان بە خوێندنیان و دەستکردن بە خوێندنی پرۆگرامی بەکەلۆریەت لە زانکۆکان. کاری لیژنەکان کارێکی زۆریان کردو. ئێمە خۆمان ئەندامی لە لیژنەکاندا بەتایبەت لە زانکۆی زەفیل و زانکۆی حسێن بن تەلال و زانکۆی تا کاری نوێکردنەوە لە لیژنەکاندا بەردەوام بە. لەو نوێکردنەوەانە کە لیژنەکە لەگەڵ ئەنجومەنی باڵا و دامەزراوە فێرخوازیەکاندا ئەنجامیداوە بریتیە لە بوونی لیژنەیەکی پزیشکی یەکگرتو کە لە وەزارەتی خوێندنی باڵا کار دەکات. خوێندکار بەڵگەنامەکانی خۆی پێشکەش دەکات کە دەسەلمێنن مەرجەکانی تێدا فراهەم و کەسێکی خاوەن پێداویستی کە بتوانێت بۆ یەکە داشکاندنی خوێندنی بۆ بکرێت. پاشان ئەو نووسراوانە بەڵگەنامانە لە زانکۆکان و دەگوازینەوە بۆ نزیکەکانمان لە هەرێ بەکاربێ لای خۆمانەوە ئەو بەڵگەنامانە دەگوازینەوە بە خوێندنی باڵا بۆ ئەوەی ئەویش لەلایەن خۆیەوە دڵنیا بێت لەوەی کە ئەو مەرجانە بەسەر ئەو خوێندکاران ڕێدەجەسبێت بۆ ئەوەی کە درێژە بە خوێندن بدەن و بچنە سەر کورسەکانی خوێندن. ئەم تەوەرانە یاخود ئەم کارانە کە دەکرێن و ئەندەر ئەنجامی دەدات بۆ هەندانی خوێندکاران لە ڕێگەی دامەزراوێکە بێت کە دامەزراوی خوێندنی باڵا و دامەزراوە فێرخوازیەکان و ئەنجومەنی باڵا هەموو ئەوانە کۆمەڵی کۆشن ناڵێن ئێمە چەند هەنگایەک دەنین بەرەو پێشەوە، بەڵام لە ڕاستیدا هێشتا شتی زۆر ماوە بیکەین و تەحەدی و بربەست و ئاسەنگی زۆر هەن لە ڕێگادا پێویستە ڕوبەڕوویان بینەوە بۆ ئەوەی کە هەموو خوێندکاران بتوان درێژە بە خوێندنیان بدەنەوە. پێویستە نابێت هیچ خوێندکارێک بێ بەش بکرێت لە مافی خۆی لە درێژەدان بە خوێندن و بەشداریکردن لە وانەکاندا و پێویستە خوێندکار مافی هەبێت وەکو هەموو ئەو خوێندکارانەی ترکە هیچ کێشەیەکیان نییە و کە بتوانانین ئەو شتەیە کە لە ئەستۆی وەزارەتی خوێندنی باڵا و دامەزراوە فێرخوازیەکان و ئەنجومەنی باڵا ئەوانە هەموو خاڵی هاوبەشن و پێویستە پلانی استراتیژی دابنێن و کارێکی زۆر گرنگە و تەنیا لە ڕێگەی بەشداریکردنەوە لەگەڵ کەسانی کەم تواناتە دەکرێت پلان و پرۆگرام و استراتیژیا بە دوا ڕۆژدا بندرێت و ئێمە چەند کەسانێکی کادیشمان هەن کە کەسانی کەم توانان و خاوەن پێداویستی تایبەتن و داهێنەرن و بۆیە هەمیشە لیژنە و دانیشتن ئەنجام دەدرێت لەگەڵ کەسانی بەشدار بوودا بە تایبەتی لە بواری پەروەرد و فێرکردندا و پێویستە شەریکە سەرەکیەکان خاوەنی پرسەکە بن و خاوەنی کەم تواناییەکە بن و کە خۆیان بتوانن بەشدار بن لە دانانی پلانی نیشتیمانی و پلانی استراتیژی لەگەڵ لایەنە بەشدار بووە کاندا و بەدووادا چۆن دەکەن بۆ ئەوەی کە بزان تا چه قۆناغێک یاساکە جێبەجێکرا و تا چه قۆناغێک توانراوە گەیشتینەتە ئاستەیە کە دامەزراوەکان دەتوانێت خوێندکارەکان قبول بکات و کێشەکان چاسەر بکاتەوە. وەروە چەند لیژنەیەکی تریشمان هەیە بۆ قوڵگرتنی سکاڵا لە خوێندکاران ئەو خوێندکارانەی کە کەم توانان بۆ ئەوەی بخرێنە بەردەم لیژنە جیاوازەکان و تەنانە بەردەم دادگایشەی یاسای نوێ کە دووبارە هەموار کراوەتەوە کە ژمارە سیویەکی ساڵی 2007 ژمارە 20 ساڵ 2007 لە ڕاستیدا یاسایەکی مۆدرنی هەوچەرخانەیە بە پلە یەکەم دکتۆرە منار کاتەکە تاو بوو.
هذا القانون هو أو ياسا القانون السابق ملزمة وياسا بشترنيو عصري حقوقي وبامتياز حتى انه يلزم تنانات زنكو كان چار ركات برگه كانوا ما دكاني ياساكي جبجوكا ببي بسبورتا بتكون هي ودارين همو زنكو كانيش لها مولاتاني على بدا بوارك بيت كخون كاران دي كم توانا بتوان درجة بخوان دنيا بدن وكوها مو خون كارا اسايا كانت روج بها ما جيو كارهم لا انا كانت سباس شكرا دكتورة منار. سباس الدكتورة منار. الورقة دور المجلس الأعلى لحقوق الأشخاص ذوي الإعاقة. ناوي شاي بابتك بتقول رنجماني بالا. شكرا لها على هذا. سباس بابتي بشكش كيسا داشين لايب بابتي دوام. يقدمها الدكتور حازم. كدكتور حازم بشكشي ذكاء بنانشاني. هشمر كردني مساقة لسيستم أوروبي دا بخن كاراني كميانا الدكتور حازم الراقري قبول كردنو مركزي خن كاران لزانكوي قدس فلسطيني وهروها بسبر باري اندازيرو بيونتي كاندو زيار لچندين توجين ويلغو بارزانتي كاندا هي. تفضل دكتور حازم. فرمو دكتور حازم. نلتزم بابند بين با كاتا كمانو كبانزة خلق. واتا خن كاراني كلا چاچه پروگرامی آلوگر کردی خن کاران دست دایزن کو کند کند وشتای کلی دست بسیار دکم تلا آلوگر خن کاری بعد دو پروگرام را دکین که بار بخن کارانی زن کو جان کند داد و هر بعد سیستمی اروپی دکین ECTS هر بعد لپیشنیارک دکم رجع وشتانه ویکل هند زن کو کان هند وبكو بجداري كملي وياخذ بشنارك بمن بوزن كوين وكذلك تم بكشني جامتن اوزن كوين كذا كوين امريكيه ازاي ها بشكل لقد زن كان اوروبا تا واجه كدو بالوغر خنكارانو دتوانين مداكان هشمر بكين الوغر كدن خنكاران بشكل الوغر اكاديمي بهردو بشي لكن يان بخنكار كانوا دومش بكسان اكاديمي خانكار دتوانيت لدام مسراوي كبشي بدام مسراوي كتشلنا ولات يالا دروي ولات بمو كدياري كراو لارغي و الوغر كدنو دراسة كدني چل مسافات كان چم بدريت يك لقتني برنامج كان ياخذ دام مسراوي او من حانه بخشين كان دام مسراوي دام ايزيك تك لقوتين او دام مسراوي او من حانه بخشيته لصد بالشش وطنا ومن ضمنها الدول العربية دولتان عربي المؤسسة الثانية هي دام تراويدوم هيريتاج مؤسسة بتعطي ودام زي من حددات بو انشام داني اولوغور خنكاري وبارقا كيل اسبانيا بو المؤسسة الثالثة دام زراوي سيم كمن حكان دا بخشت دام زراوي امريكية بو Study of US Institute for Student Leaders تابع متاكي وكا ماوكي بوبيان شفتيا زاد جالو زهن تابع بكتو چندی چالاکی اکادمی انجام بدريتو بهر بها چالاکی نا اکادمی شی تادا انجام بدريتا پروگرامی مولانا ترکی ہے بالغاری خنکاریا لنیوان زنکو تگان زنکو کانتر ام اسا فلسطین لو زنکوانی که دکرات بشدار بین و فلسطین الغار لدل چندی زنکو هبو بلام زنکو امریکی عربی تاک اسا ازمون منی لدل او پروگرام دا البرنامج اللي معنيين فيه او پروگرامی که مثل باسی دکین بلتولا پروگرامی ایراسموس ECTS سیستمی اروپی ایراسموس لسال 2014 سپیکر دو لسال 2014 ایراسموس پلس من ہے او پروگرام لسیوسی ولادکاری پی اکرت 4000 زنکو دام بزراوه بشداری لو پروگرام دا کن طيب نروح للنظام الاوروبي باچین سیستم اروپی که یوروپیان کردیت ترانسفير and accumulation system بيروكي سرتين بيروكي لصالح هذا الصو مشتان دو دسي بيك لرجع برنامج إراسموس لو كتان بزال غور خنكار إنشاء بدنو كشهر غور أبوكا خنكار لزانكو يقدر تو ديويس بشل لزانك كتير بخير شلون بتوانم أو سياقي بحساب كان الولايات الأوروبية كان بروش شلون كسيستم كتير بكون جواب للسيستم كاش مركان بهم زانكو أوروبية كان بجاري ك European Credit Transfer Accumulation
چەند خاڵێک سەرکیەکەتان دەڕویان بکەمەوە بەڵام ئاڵوگۆڕکردنەکە لەنێوەدا ئاسانە بەڵام کاتێک خوێندکارێک لە وڵاتەکانی ئێمە سەردان دەکات و پشت بە سیستەمی سەعات دەبەستێت و دێرچێت لێ درێژە بە خوێندن بداتە کاتێک دەگەڕێتەوە بەلای ئەمەدە چەند بتوانم کاتەکانی وانە خوێندنی و بەحساب بکەوت چونکە کاتەکە جیاوازە ئەوەی بە سیستەمەکەدا چەند بڕگەیەکشی یەکەمەوە تایبەتمەندی سەرەکیەکانی ئەم سیستەمە بریتە لە کیفی چارجە کیفی چارج لەم سیستەمەدا پێکاتوە لە 8 خاڵی دیاریکار پاشان دەچمە سەر پرۆسی بە هەژمارکردنەکە یا حسابکردنەکە یەکەمین شت ECTS کردێت بتە لەکەیک ECTS دروستکرا لەسەر ئەو بنەمایی کە خوێندکار لە هەموو ساڵێکی ئەکادمیدا پێویستە لەسەری 6 یەکەی ئەکادمی تەواو بکات واتە پێویستە 2 وەرز بخوێنێت و بە فولتایمی هەموو کات خۆی تەرخان کرد بێتەوە هەموو ساڵێک هەردوو وەرزەکەی تەواو کرد بێتێ 30 ساعات یەکەم و 30 ساعاتی دوام و لێرەشە چەند یەکەیەکم هەیە کە لە کۆتەیدا باسییانەکەم گرنگی بە ئەنجامی فێربوون دەدانێت کە ئەوەش بنەما و بناخەی هەژمارکردنەکەی ئەوان دەیانێت بزانن کە خوێندکارەکە فێریی بە فێرشی جۆرەتوانایەک بووە و چه توانای فەردی بێت یا توانای تەواو بێت بە خودی پرۆگرامەکە بارگرانی کاری سەر خوێندکار لە کاتی خوێندندا لە کاتی سیستەمی ئەوروپی 6 ساعتیاندانە هەر یەکێک لەو یەکانە گۆڕیانەتەوە بە 30 ساعت کارکردن ئەو پێ دەوترێت بەرگرانی کار کەواتە خوێندکار لە یەک وەرزدا پێویستە لەسەری لە 1500 بۆ 1800 ساعت کاری کرد بێت واتە بۆ نزیکەی 30 ساعت بۆ هەر یەکێک بەڵام ئەو یەکانە چەند حساب دەکرێن ئەوە نمونەیەک دەهێنینەوە چونکە بە حسابکردنی ئەو ساعاتە فردیانەیە کە خوێندکار بەسەری دەبات لە خوێندندا تایبەتمەندکردنی یەکەکان پرۆسەیەکە کە یەکەکان تەرخان دەکرێن بۆ کاتەکان چونکە دەکرێت کاتەکە زیاد چەند چالاکێکی تێدا ئەنجام بدرێت بێتواتە هەر چالاکێک لەو چالاکیانە چەندێکیان بۆ تەرخان دەکرێت و کۆی یەکەکان دەبێتە یارمەتیدەر بۆ بەخشینی نمرەکە خەڵاتکردنی ئەو خوێندکاری ئەو کە پرۆسەکەی تەواو کردو بە پێ یەکەکان و بە پێی هەڵسەنگکردنی خوێندکارەکە بکە بزانێن ئایا دەرەنجامەکانی فێربوونی وەرگرتویان ناو و نەخشێکمان هەیە بۆ دانانی نمرە و بەخشینی نمرە لە کۆتایی تاوی بینین ئەکومولیشن ئۆف کردێت کە مەبەست لێ تێدا بریتە لە کۆکردنەوەی نمرەکان لەلای خوێندکارەوە لە چەند بوارێک لە چەند چالاکێکدا ئەگەر بێت و خوێندکار لە چەند چاکۆکە کردەوە دەتوانم بۆ یەکانی بۆ هەژمار بکات ئەگەر بەدی هێنەری پێداویستیەکان بکە بریتە لە دەرەنجامەکانی فێربوون ترانسفەر ئۆف کردێت بریتە لە گواستنەوەی یەکەکان چ لە کۆلێجێکە بۆ کۆلێجێکی تر یا لە پرۆگرامێکە بۆ دانایەکی تر یا گواستنەوەی یەکەکان بێت لە ڕێگای زانکۆیەکەوە بۆ زانکۆیەکی تر ئەوەش لەسەر ئەو توانە و لێهاتوویانەی کە لە بەردەستان کەواتە پێویستە چه بەڵگەنامێکمان پێویستە بەم سیستەمە پێویستە دۆسیەی هەر مەساقێک لە ناوەڕاستەکەدا بێهێتوە و هەڕاکردنی فێربوونەکە کە بریتیە لێرنینگ ئەگریمنت ئەگەر بێت و خوێندکار لە ڕێگای پرۆگرامەکانی ئێراسمەسەوانێ کارەکە ئەنجام دەدە ئەمە لێرنینگ ئەگریمنتێکمان هەیە و نمونێکی دەتوانم پیشەنتان بم ئەم بەڵگەنامەیە پێویستە لە دۆسیە خوێندکارەکەدا بێت و هەروەها کارتی نمرەکانی و هەروەها بڕۆنامی شوێنی کارکردن و ئەمەش پێویستە و مەرجە پێویستە هەبێت و بڕۆنامی شوێنە هەبێت کە کاری تێدا کردووە و ئەو شتانەش چییە کە خوێندوونی سەبارەت بوو بابەتە ئەگەر بێتم پێشم سیستەمە بەسم و ئاڵوگۆڕکردن ئەنجام بدەم ئەوە پێویستە زانکۆکان نەرم بن لە هەژمارکردنی ساعاتەکاندا کاتێک ئێمە ساعاتەکان دەشمێرین یەکەمی شتێک کە تەماشای دەکەن بێتە لە ژمارە ئەگەر بێت و ژماری ساعاتەکان لەو زانکۆیە کە تێیدا درێژەی بە خوێندندا و یەکسانە بە ساعاتەکانی لای من و من سەرەتا حسابی ناکەم ئەگەر ساعاتەکان وەکێک وا بن ئەوە دەچێت بابەتەکە دەچێت بەردەم بەشی ئەکادەمی و لەسەر ڕستبەردی ئەوانە و کاکەشێکی دەرەکی بە حساب دەکەم ئەو لە دەرەنجامەکانی فێربوون دەڕوانێت و یا ڕای کرێدەدی یا سروشتی مەسافکە ئەوە من دەتوانم یەکەکانی پێ بدەم و بە لەرەدا نمونەیەکە بینم
الشاشه عندي المثال هذا بيحكي عن المنا سيلبس بعد السيلبس اللي دخل مساق كتير كلا اي سي تي اس كاري فكرة هذا المساق موجود عندي اللي ردا الوحدات هي كان هيك كذا بشكلهم مساقة موزعين السمستر الاول لردا سمستر كان ده بشكلهم كاتشو مكون من هذا هني كان بيجات ولا اي سي تي اس او وحده عندنا الفصل الاول مكون من ورد كان بيجات ولا سي ساعات لا سي يكا ده بش بس شوار كورس ده ورد دوم سي وكيت هدايا ورد سياميش كسال دوم ورد كان كسي كي تدري بلام أوسيك لو أنا كان كورسي كي اختياريا يا أرزو مداني كابت. طيب هذا المساق إذا طلعنا على الشمال هون أم كورس قربت ولا سر تماشاكي مكون من 12 لبني بيكات ولا دونزيكا بلام هي كانت بشيء ده بشكراون طبعا إذا حكيت عن وأنا كان قربت تماش دونزيكا بكين واتا بيويستا واتا خنكا بيويستا دونزا عندنا 300 لردا بسبنج سياسات ما هي حتى 360 عندنا هون سي تشخص لي دبيتي واتا لردا 231 ساعة 206 ساعتي هي السيمينار السيمينار كانت 6 من هي بروجا كانيش 12 ساعات من هي عندنا كمان هربها كونتاكتك من هي الاخواروا الساعات اللي مطلوب من أو ساعة تانية كي بيوستي خنكال ماله بصير ببدأ أماش حساب كده ولا تشوفي ساعة كده اعتبروا الطالب المثالي في بعض الطلاب شك أما بوت خنكاري نمونية هنا خنكار ماني بيسيان بزيادة هنا خنكارش ماني بيسيان بكامتر هي كبرتين لكونتاكت أو سكان كالي ده أنا كبرتين لكاري كسكا 55 لم كورس هذا من ساعات من هي ونمونية ترمان هي مثلا هذا المساق بن من أم كورسة بريتيا لدو يكا من الطالب بالليكتشرز بس كيف خنكار بس بوانا كان لما يورزيك ده هاش وركش واني هبت وروح بشفرق الساعة شي هبلا مالا واتا كوي ساعة كان بريتيا لبنجاو 6 ساعات طيب هذا مثال عندي على أمون ملاك كتير لسه ترانسكريبت إحدى الجامعات بويك إجلسان كوتان بوخن كاريكا ببي أف سيستمان واتا اي سي تي اس وانا كان يخندو على فرض هذا المساق الموجود هون أجر أم كورس بيجات بلا شش وحدة إلا شجاكا نمركا شيء شاربت توزيع العلامات دا بشكلني نمركان بنظام الاي سي تي اس الى بس سيستم اي سي تي اس بشوازي كداري كدا بشكلن هذا النظام بيس همان واني ام سيستم بيرو دا كان بيس نمركان بمشي ودا باش بكن راح نشوف هون توزيع العلامات ليرد دا بشكرني نمركان دا بيني كتشون شوني بوا هذا توزيع العلامات انا دا بشكرني نمركانا بروسي دا بشكرني نمركان اللي استوفوا دياري دكات كامل خن كاركان مرجكان ين بدي هنا ودا بشان دكات بالصداصات واني كدرت شنو درجة وردت اي ورده قرن واني تر بي انجا واني تر سي لصدا بسم جدا تريش دي ورده قرن لصدا دي دوايش اي ورده قرن اي كامترين درجين درشونا اف اكس وانا نشانه يا اخو النمري درنا تشونن هيك الدر داتا بالرسمة بريتيا لا طيب بيجي السؤال انجام السبشيكا برسياري كمان روبرت بالكوتشون مش ما نمرك حساب كان اگر بيت خن كارك تشوف زانكو كان اوروبا 6 ساعات يخون دلوميش زانكو كي خون بفيا اذا كان يخون كب بيس خن كار بلاني هي كمان نص ساعتها خاطا 6 ساعات او عندك سنه بدو ساعتك يما باش ناري دوم اني انا كيف بحدد من شان بتوانو صار كان يخدني خنكر حساب بكم خنكر صالية كم لا اما او خنكر كزال لسيشاري طاونا كدوا اگر قش لسيبين ساعات او من بس خلدهم يبودا دانيم كاتو هاو كشي كمن دامناوا اني اجيت قسمت 60 على 34 هاتم الشخص كم بس سيشاري دا باش كدوا لاي سي تي اس معتمده طلع عندي الرقم 1.76 يك بوينت حوتم بودر شو الفصل الواحد بالنظام الاوروبي على 19 ب
الماكسيمم لود للريجولار ستودنت فطلع الرقم 81. مش ما ركت ما بدرسه تكراكي مركب كبريتي ولا يك حفتا وشاش كات كويس عتكان كودا كم وانا ديام اجمع ركان ده باش كم فاذا كان بالاي سي تي اس اقل اي سي تي اس يكبو وياخذ وش مرة بدي يدرج شنو فانا مضطر اقرر هل اني اقرر بمن بخارينا انا بمشي انا بدبونا شارم نسيكي بكم وانا او ساعات انا بدنا اشكال تمري بلان بتوان مش مرة كان بس كي ببيد ديكان دكتور حازم حول كتابي بيني كاتك الطاو فانا اذا بحول كواتا قربتهم ساعات كان بمشي دابش بكم بدون اعشار او مع ببي ديكان ياخذ لقل نذكر نوكتا يك اللي زاك اورني كان ام قرانان انجام دا بينيار كمان كأدو خشتي دواتره هي كمان ببي ورقتني ديكان واي تريشان دون ذكر نوكا اگر بيت خنكار بخن ببي ركوتنا ما يفرقون بلا ما ركوتنا ما هو لقد زاكوي كتا اوامنا تشارم بركوتنا مكان قبل ما يروح الطالب تشكا اخوك امان بورك اخوك كان انت كان قلب بالمانيكا بس انا بس نجاوزها كيف بدي احسب له هذا المقترح اما بيشنياري كبو شوازح هشمار كدان بلان تبيت متى ما شيء اللي بس كم بزانم لساعتها كانت شيخ عنده في النهايه بشكركم لو تعيش اصبر عندك الآن ننتقل إلى الكلمة استاذ دعين وتا دكتورة بشرى دايلة برنيكرت الآن ننتقل إلى تدشين الآي دعين وتا ودكتور محمد شكور. Okay, Assalamu alaikum and very good day. My name is Dr. Muhammad Shukur bin Talib. I'm a senior lecturer from UTM Malaysia and Taiwan University. Today I will give a short briefing talk about bring global confidence to the education system in Kurdistan, Iraq. Now, we from University Malaysia is far away in East Asia, in Malaysia. So now we bring our program to the Kurdistan region. So for time being, we stay in the Kaiwan University. Means that the students are located in Kaiwan University, but they will learn the same syllabus, the same subject, the same exam as in UTM. Okay, so means that we spread our wings to our new region is the Kurdistan. And this is our campus. On my right is current Kaiwan University is located in Raparin, and the below one is the new campus. I think by end of this year will be complete. We is the state of the art of the new campus. It's complete with new design, new technology, and is a complete, very great campus. And the right is the UTM campus. We have two campuses here. The first one in Kuala Lumpur, central of Malaysia. The second one is in Johor. Johor Bahru is located in the south of Malaysia. It's very near to Singapore. Very near. You can day trip to Singapore. And why UTM? Okay, these are some fact and figures. I will show you some videos.
the value system is right, then the people will succeed. Individuals will succeed. Okay, that's slide for fact and figures about UTM. Now back to my presentation. Okay, what meaning of the UTM Kaiwan University UTM franchise? Mengenai We UTM Kaiwan offer the same program is being offered in UTM, and then the student here we use the same syllabus as the student UTM in Johor. For the teachers, there are two types of teachers. Some teachers will come from UTM, like me. I come here for 6 months to teach for students. And we also have local lecturers. For the local lecturers, we provide TOT, which is train for trainers, to train the local teachers about the syllabus, the subjects, the content, and also the program coordinator in UTM. Means that the local lecturer will frequently connect with a program coordinator to discuss about anything about the subject, syllabus, and so on. Okay, about the students, they will use the same teaching material, the same textbooks as a student in UTM. For assessment, for quality assessment, we use a midterm exam. For midterm and final exam, the questions are prepared by UTM. So UTM will provide, and then we bring the question here, and then the student will sit the exam.
Okay, finally, for the student, at the end of لکوتای their بۆ study, خوێندکارەکان لە they کۆتایی will have the خوێندنەکەیانە certificate by UTM. شەهادەیەمان هەیە لەلایەن UTM-ەوە پێشکەشیان ئەکرێت. Okay, how we select the student? چۆن ئێمە خوێندکارەکانمان Okay, هەڵەبژێرین. the process of student selection, they have a two ways. پرۆسێسی هەڵبژاردننی خوێندکارەکانمان دوو شێوازە. The Kaiwan ئەتوانم بەم University شێوەیە student we apply وەرگرتنی from the خوێندکاران Kaiwan لە University زانکۆی and then قەیوان Kaiwan University کورتکەینەوە. we do selection and then the list of student will give to UTM. UTM will do the selection. So the selected student will enroll to this program. And then because this program all in English, the exam, the teaching إنجليزي. materials, the communication هەموو in خوێندنەکە English. بە ئینگلیزیە. So we provide بۆیە have a requirement for English proficiency. هەموو Yes, so we have our own test. This means UTM ELS Language Center with the. بۆیە ئێمە سنتەری زمانمان هەیە لە زانکۆی قەیوان UTM. Okay. Now I want to tell a bit about the ئێستا ئەمە تۆزێک دەربارەی in UTM in a Kaiwan باسی سیستەمی وەرگرتنی قەیوان بکەین. ئێمە سیستەمی سیمیستەرات بەکارەهێنین. So I can say normally we use semester 1 and semester 2. دوو سیمیستەرمان هەیە، سیمیستەری یەک و سیمیستەری دوو. September will end something in December. سیمیستەری یەک لە مانگی نۆ دەست پێکا لە 12 کۆتاییەت. سیمیستەری دووەمیش لە مانگی دوو دەست پێکا لە مانگی 6 کۆتاییەت. Based on the requirement. If the student need the short semester, we will offer. If not, this means student have a break 3 months. Okay. Each semester, student need to register the subjects. هەر سیمیستەرێک خوێندکارەکان پێویستە سەبجەکتێک وەرگرن کە پێویستە لە 13 بۆ 18 کریدیتی لەسەر بێت. Student need to complete the total is 131 credit. خوێندکارەکان پێویستە لە 130 کریدیت تاو بکەن لە سیمیستەرەکەیە. Along the semester, student will do assessment during the studies. ئێمە لە کاتی خوێندنەکە ئەسسمنتی خۆمانەکەین، هەڵسەنگاندنی خۆمانەکەین. So beginning on their study, we will assess continuous assessment. واتە لە سەرەتای دەستپێکردنی خوێندنەوە ئێمە هەڵسەنگاندنی خۆمانەکەین هەتا کۆتاییەکەی. بۆ نمونە ئەگەر خوێندکارەکە سەبجەکتێکی 3 کریدیتی وەربگرێت، مانای ئەوەیە ئەبێت 3 سەعات مانای ئەوەیە ئەبێت 3 سەعات لە هەفتەیەکە فیس تو فیس لەگەڵ مامۆستاکەیە قسە بکات. Assessment for the whole semester, this means student study by themselves is 120. Okay, this is an example of how we calculate the student time. For example, ئەمەش نمونەی شێوازی هەڵسەنگاندنی کریدیتەکانمانە. Okay, this is program structure. We have 4-year program, first year, second year, third year, and then fourth year. ئەمەش پرۆگرامەکەیە بۆ ساڵی 1 و 2 3 و 4 خوێندن لە زانکۆی UTM. ئەمە پرۆگرامی ئێستەیە کە لە قەیوان هەمانە. کۆمپیوتەر زانستی کۆمپیوتەرمان هەیە، هەندەسی کۆمپیوتەرمان هەیە، کارگێڕیمان هەیە. We will open the Faculty of Engineering. We offer to our new campus with a Bachelor of Civil هیوادارین لە داهاتووە لە کامپەسە تازەکەمان هەندەسە and Biomedical Engineering. Okay, the benefit of the student سوودی خوێندکار لە زانکۆی قەیوان student exchange means that student can choose which semester they will spend 1 or 2 semester in Johor in UTM because we use the same syllabus. So normally student can either use 3rd year or 4th year of your study, or in the final years the student can do industrial training. They can go to industrial training in Malaysia if they want.
بەرەوە خوێندکارەکانمان ئەتوانن لە ساڵی 2 یان 4 بتوانن بڕۆن بۆ زانکۆی مالیزیا بۆ خوێندن. ئەوش کۆتایی پرزنتیشنەکەمە دەستان خۆش بێ. ننتقل إلى النقاش لطرح الأسئلة على المحاضرين. معنا من الوقت 15 دقيقة فقط قبل الغداء. نبدأ النقاش الآن بالأسئلة. نبدأ من هون بعدين ببلش هناك دكتور خالد. بسم الله الرحمن الرحيم. أنا دكتور ولي رئيس أنا عندي يعني استفسار أو نقول سؤال من رون كردنا ويجان برسياريكم لو سمحتوا لما كل واحد بيتكلم يذكر الاسم والجامعة حتى نعرف يعني باهم هركسي كبرسيارة كان يخوي جامعة قبل بوي بزاني بس والصوت يكون واضح. راح أعيد. شكرا. أنا دكتور ولي من دكتور ولي سروكي زانكوي كويا. سؤالي للدكتور منار. برسیارەکەم بۆ دکتۆر مەنارە ڕێکخراوەکەتان ڕێکخراوی خێرخوازیە وەکو NGO وایە یان سەر بە مؤسسەیەکە لە ئوردون. پرسیارەیەکی تریشم بۆ دکتۆر حازم موضوعی ECTS الطلاب اللي يجون من الاتحاد الأوروبي نظام كل نظام البولونيا سيستم. خوێندکارانی ئەوروپا هەمویان نظامی بۆلۆنا پەیڕەوەکەن. اللي عرضت خوش يعني جيد واضح هەموو شتەکان ڕوون بوون زۆر سپاس بەس یەک پرسیار نەمێشکماوە. مو كل الطلاب ناجحين. لە نظامی بۆلۆنایە هەموو خوێندکارەکان سەرکەوتوو نابن. ئەو چۆن چارەسەرەکەن بۆ نمونە لە 50 تەلەبەیە 30 تەلەبە سەرکەوتوو ئەبێت. وەکو ئەوە نییە ئێمە بڵین خوێندکارێک ئەکسلەنتی هەیە یان ڤەری گودی هەیە. خوێندکارەکان ئەکرێت دەرەجەیەکی زۆر بەرز هەبێت بەڵام سەرکەوتوو نەبێت بکەوێت لە دەرسەکەیە. أو چۆن چارەسەرەکەن. أرجو أن لا يكون السؤال أطول من دقيقة لأنه حتى نعطي المجال للآخرين. نعم. شكرا للأساتذة. أنا الدكتور محمد صابر مصطفى مدير عام الدراسات والتخطيط والمتابعة في وزارة التعليم العالي بإقليم كردستان. سؤالي لدكتور حازم، نحن قد نعاني من الآن فما فوق لأنه بعض جامعاتنا الآن تنفذ بولونيا سيستم. سيستمي بولونيا ياخذ بولونيا سيستم جبهة كانوا لا شيء لعملية الانتقال بروسي گوهستنەوەکە یا گۆڕانەکە بۆ خوێندکاران لە سیستەمێک بۆ سیستەمێک یا لە خوێن زانکۆکە بۆ زانکۆیەکی تر لەوانەیە کێشەیەک بێت چونکە دەزانکە لەوانەیە ئەو سیستەم بەجێبەجێ نەکەن ئەوەش بەپی پێوەرە زانستی کار پێکراوەکان هەروەکو دکتۆر حازم فەرموویتە لیژنەی زانستی بەرپرس دەبێت بەش بەرپرس دەبێت بۆیە لەوانەیە کریدەکان لێرە کەمتر بن یا لەوێ زیاتر بن واتە ڕێژەکە جیاواز بن. بەڵام ئەگەر بمانەوێت قەرەبووی بکەینەوە لە کۆرسەکاندا لە دەرەوەی سیستەمی لە دەرەوەی پۆلۆنیا سیستەم لە هەندێک مادەی دیراسیدا بۆ نمونە لە 8 مادەدا یاخود لە 8 بابەتدا ئەگەر خوێندکارەکە دوو بابەتی هەبێت ئەوە ناچار دەبین زیاد لە دوو بابەتی بۆی کەم بکەینەوە. بەڵام دەکرێت قەرەبوو بکرێتەوە یاخود بەردەوام بێ لەو قۆناغەدا بەڵام قەرەبووکردنەوەی ساعاتە پشت پێ بەسراوەکان. سپاس دکتۆر محەممەد. دكتور خالد. دقيقة يا دكتور خالد. هيك دقتها. أنا في لي سؤالي إن دو برسيارم هي. ودكتور حازم. دكتور مدينات إما سرشتي كاري أو دزاني لو بيمندي من بيتانو هي. يا دكتور خالد عرف بنفسك.
عرف بنفسك. الدكتور خالد الزيدين. دكتور خالد الزيدين لزانكوي زرقاء الأردن. وإن علاقة لكن هناك بلام لاوازيك هي لنيوان هما هنجي لنيوان لقل وزارة خوێنی باڵا بە قوبڵکردنی خوێندکارانی کەم توانایان خوێن پێداویستی تایبەتن لە زانکۆ تایبەتیەکان لاوازیەک هەیە لە هەماهەنگیتەوە هەندێک جار أو الفصل هذا الحالي بشأن الطلبة وشيكوا على قبول الطلبة كافة ومنهم ذو الاحتياجات الخاصة. وجدنا إنه ألغت قبول بعض بینی مانە هەندێک لە فڵەکانی هەندێک لە بەشەکان قبولکردنی ئەو جۆرە خوێنکارانیان هەڵبەشانێتەوە هەرچەندە ئەوان بەڵگەنامەشیان هەبوو لە کاتێک دەیەوێت و پەرتانکردەکە پێویستە ئەو خوێنکارانە ساڵانە بخرێنە بەردەم لیژنەی تایبەت بەو کارە ئەوەش شتێکە دەبێتەوە هۆی نهێشتنی متمانە بۆ ئەو ڕاپۆرتێکی پێشکەشی دەکەن یاخود دەبێتە هێنەمانی متمانە لە نێوان ئەنجومەن و وەزارەتدا. من راپۆرتێکم لێ وەرگرتەوە چوومە زانکۆ دواتر لە زانکۆ چووم بۆ زانکۆیەکی ترە راپۆرتێکی ترم دەدەنەوە بۆ تاکیدکردنەوەی راپۆرتی یەکەم ئەوەش سەر لێ شێواوێکی دروست کردووە لە نێوان کارەکانی وەزارەتی باڵا و خوێنی باڵا ئەنجومەنەکەی ئێوە. پرسیاری دوومیشم نمونەیەکە تێناوە کە 2 ساعتت هەیە و ئەو 2 ساعتش دووبارە دەکرێتەوە 2 وحدێت هەیە دووبارە دەکرێتەوە کە یەکسانن بە 56 ساعتە 56 ساعت سیستەمی ئەمریکی کردێتە ئەوە ئێمە 48 ساعتمان هەیە کە یەکسانە بە 30 ساعت ئەو دوویەکەیە تەماشای ساعتەکان دەکەن دەین و هەڵسنگانیە بۆ دەکەن لە کاتێکدا 7 ساعتی نوی بۆ ئەو یەکانی ئێوە لە سیستەمەکەتە هەیە یەکسانە بە 5 ساعتی لای ئێمە. لە بەشێکی تری پرسیارەکەم لە سیستەمی 3 ساعتیمان هەیە واتە بابەتێکە ماوەکەی 3 ساعت بێ بەتایبەتی لە زانستە مرۆڤایەتیەکاندا بەدەگمەن دەبینیت ساعتی یا 4 ساعتت هەبێت بەڵام بە زانستیەکاندا هەیە ئەوانەی. سپاس دکتۆر خالد. دوای پرسیار چونکە کاتی زۆرمان لە بەردەستانیە فەرموو. دکتۆر گۆران فەهمی سەرۆکی زانخۆ پرسیارەکەی من بۆ دکتۆر محەممەدە هیچ توانایەکە هەیە بۆ ئەنجامدانی ئاڵوگۆڕکردنی خوێنکاران لە نێوان زانکۆی ئێوە زانکۆی سلێمانی زانکۆی مەلەیزیا لە قامپی کەیوان بواری ئەوە هەیە خوێنکارەکانەوە ئاڵوگۆڕ بکەین. دوایین پرسیار لەو بەشەوە لەو لایەوە زەحمەت نەبێ. المشكلة إنه الأسئلة كانت طويلة. كيش أوي برسياركان درياج بون؟ بكاتش معنا ببويك والله بدري إنه أوني بكريت كات كم بكريت هو. دكتور سالم نعمة عزيز أستاذ مساعد دكتور سالم معهد تقني دربندي خان. أنا عندي سؤال من برسياركم هي محمد صابر نفس السؤال وعندي أطلب هم برسيار محمد صابر وكتيرينيك يوم كشمان هي كاتب حنكار دشيت زانكوي كتير يعني إذا يروح مثلا المرحلة الثانية هو إذا ما قناغي كتير وأجر بيتو درجة يعني مرحلة بابتكاني قناغي بيشوتري نحن بيتو والمشكلة في شنو هو ماكو كشكا لو ذاك مفردات المنهج ومرات أنا شايف بس العنوان تتغير بس العنوان تتغير ولا المحتوى نفسه بس اجتهاد بتغيير العنوان واجتهادك يا بوغورينا مشانك وكور اخراوك ودامزراويك يعني مجلس الجامعات العربية وجامعة سليمانية تقنية عضو من الجامعة وزاكو بوليتكنيك باندامك اللي رخراوك يعني اريد نشوف دمانات كشي شار سبك ركاتك كارك لزانكو كتشوف زانكو كتور همان بابتي خوندو بالانتنين ونشانك جاوز اسم راح يصير يطلبوا طالب انه ينزلوه دواء ذكريات داون يعني كارك لجوه بخرته وبو هذا سؤال لا للدكتور حازم ودكتوره مو بدكتور حازم ودكتوره برزيل تكلمت ثانيه بزانه ما بدك تجاوبك المنظمه يعني لا تو والله ما تخراوه كنا انا ما وياك اذا بس فاصل كما قبل عم بيتو طيب شكرا اي شكرا نعطي لكل واحد دقيقة هر يكيك لأوه يك دقيقة هي بكرتي والله بدنوا
بالنسبة للسؤال الدكتور هو سبارت ببرسياري ام دكتور برزا دكتور اللي كان معروض النسب هي للطالب سبارت برزا كان بخن كاري سركوتو قلت انا بدي انزل فوق ال60 بعد بخن كاري ده كان كجماري ضرب لكن مركان لسرو شسطوي زي التقسيم شفنا اعلى 10% منهم بعطيهم ايه برسترين واللي بعديهم بعطيهم بي وبعديهم دان اي و بي انجا سي دي اي اواني قدرنا تشون دو نشانان هيك برتيل اف اكس و اف اكس كوشي كدو هول ده والله بشي وانا قدرت اف ايش او حتى درنا تشوش كسين والله ما كانش كسين انا درنا تشو هذا كان بالنسبه للسؤال او بولامي من ببرسيارة كده. السؤال الثاني هو برسياري دوام يعني بنفس مضمون سؤال الدكتور خالد كمان وروكي برسيارة دكتور خالد سبارات بجماري ساعتها كان الراسة كريدت اورس مان هيك وثمان 56 ساعات مان هي والله كاتك حسابي انت كاينو دبين دكنا يكسانا بكوشي او خنكاري كلامه كرتيتي بيك فبالنسبه للطالب هذا سبارت بخنكار ياخذ بتابتي او نمونه كبطاتي تنيا بس ما انا كان ياخذ كتكات 6 ساعات او من 6 ساعات كثير شيء بحساب ده كنت انا قربته او بابتش للسيستم كيمنا يكريدت اور في هبيت بلا ما قرب ما بشم بركتنا ما كان يفكر نقول لك وانا كده باش كنت بس ممكن بيسن نرم بين بحساب كل ساعه كان ده وقربت خنكار كان بالو غوركدن هاتبون ولا قالوا زين كويك شركه لقالوا من الركوتني دقل امزاب كام او كات بيسه بحساب كم كان مقترح بالنسبه لي بيشارك يشهبوا سبارب من انا ما بحسب احتساب اما خم انا بدي اسجله نفس المساقات همان او ثاني بحساب كامل كتشوفين ديالو محاسبه كم لقلوا بيشهل سنويه كده شويه انا الراتب ما بحسب له اياه اجينا كسي قدرنا نشوفه بحسابك يعطيك العافية دكتور. بالنسبة ل سبارت دامز الهواكي ايما بما عنده تريد انجمني بالاي ما في كساني كمتوانا او انجمنا ببياساك دامز الهوا جمارة سيويكي صالي 2007 لو ما ويدا رعد بن زيد مير قوري اميداراني خامشكو سركاتي دكتا صالي 2004 كاتي كياساكا همور كراوة جمارة بيسي صالي 2007 استا منع من رعيتي سركاتي دكات ام انجمنكي حكومي له شراكات وهو تأسس ضمن هاو بشي لتشوشو ركبنا مكين دولتي دا مزراوة بوركوتني الركوتنا كي لقل او ياساي كان مجمني بدا مزراوة كواتن جمنكي مجمني كي حكومية وكوملي كي خير خوازي نية دكتور خالد سبارت قضية جدا مهمة وبابتك كتبت على بالك وبابتك زوجرن كسبارت بس نكو تابتي كان إما لا وايد يعني القبول الموحد حسب معرفته وبالتالي يتصفي إجراءات إدارية ما بين الطالب وما بين الجامعة نحن إدارية وهي إما وقو أنجمنا كي خومان الرابورتي بزيشكي نابخين الرابورتي بزيشكي للاين احنا فقط علينا نقوم بإصدار كتاب يعني أنا الطالب بيجي أو خنكاري كدايما دوليما تحويل إذا كان بول لجانا كانوا لا ببرع بدريت كمرجع كان بسر دشسبيت يانا باشان الفرق ما بين الجامعات الحكومية والجامعات الخاصة الطلبة ذوي الإعاقة هم يقدموا من خلال القبول الموحد أو حتى لو ما قدموا من خلال القبول الموحد هو أيضا يأخذ كتاب تحويل للجان نفس الإجراء لكن همان كتاب يا همان السو راني هم الفيصل هم اللي بيقبلوا أو بيرفضوا لأنه هي قضية إدارية داخل الجامعة فهي ليست تنسيقية أو ضغط المجلس الأعلى لحقوق الأشخاص ذوي الإعاقة أو التعليم العالي احنا فقط هو يحول أيضا للجان يعني إذا كان بده يجسم للجامعة الخاصة يحول للجنة الموحدة في التعليم العالي لكن إذا هو طالب بكالوريوس فقط هو يقدم والله ما قربوا بكالوريوس والثانية دعوة كاركة بشكل ورشونا كلا الآن زان كتابة كان أخوان دكتور محمد Okay. بكورتيت كا regarding the student exchange استبارت بالغوركتي خكاران إمل رايك سيتا دو جورمان هي يكميان دور قيوان يونيفرسيتي so the student can choose بويك خكارا كان بتوانا we also open student exchange for others from the other universities
Okay, because currently we have a student from Japan, Korea, Finland, and UK as well. Okay, for the student different خنکارانی که لزنکوی جواز ودن بودن من خنکارانی زنکوی سلمانی دی آوان دتوانن آلوگور ها لگل من انجام بدن و داوکاری پیشکش بکن. For the student outside from UTM, we با خنکارانی ATMش کردیت اینفورمن پیشکش دکین آن ببرر بدن و دیاری که با چه سمستر دچن و پیوسته ها شوی و قیوانسی زنکوی قیوان بیاد کب بخون دیوانه که بهرو با انجام تانی تحقیق کردن و دواتر بگرد تو بزنکو که خون. So the student can go to UTM website, they have like student exchange, go to the link and then they have all the procedures. UTM ده ألوغور أنجام بدن سباز دكتور محمد. الإجابة على السؤال بولان ده نوي بسياري برادر برزي كليبو من ولان ده دمو. وايد بينم كبابتك جرينجا والآخر وكش ده الرابر ده باسكراو أوش دبيت يكيل الرسبر دكاني كونفرنسكا. چونکه او بابت کوچنجار گوری جندراوا سبارت بو خالو هلو چوار چويش دا من وای بینم قینا دکتور بسام. طيب ارى يا دكتور بسام انه دكتور بسام وای دبینم که پیوسته لیشنی پیک بهند دیرت حتى تكون ابواب پیشتلیش دابلش توانه بو هرشنی رفض كان يكون فرنسا من بسيارة كل أسود أقرب مقرقان بيت ويا بينام كأسا عندما ليشني رفض كان أنا أرى أن تقدم هذه ورقة للتوصية بس كيف بويك أوج بشيتي كيك للرفض كان يكون فرنسا كيت يبيت بيت عندما ليشني دارشني ورفض كان دكتور قروان دكتور كاروان بدنا 5 بينش كسمانة يا ديما بدنا كمان 4 صاحب الفكرة تفضل هاي 2 خواني بيوكا ودو دكتور خالد دكتور خالد هاي 3 المسيان دكتور خالد كمان 2 دواني تريشمان اويت دكتور محمد طيب كويس بدنا كمان 1 داني كتر دكتور عبد الرحمن كان لجنة الصياغة بعد الآن أو تتفق لاحقا تلتقي وتختار رئيس لجنة دواتر كود بنوانو سروكي لجنة كالدر جيرونو دواتر كاركة دفتر ورسم بكان لكوتاي كونفرنس بشكش دكرين دمتواني كاديدات التام بدم بلا مسكات كوتاي هاتو لجنة الصياغة بتيجي بتحطون الآن راسبار كان بيش بتشنا دروانو كود بنوانو كهمو وركاري كان لسمو وركاري كان راسي ريبكون سباسان دكم. شكرا لرئيس الجلسة الأستاذ الدكتور جمال إبراهيم والأعضاء دكتورة منار منادات والدكتور حازم خلقي والدكتور محمد شكر.